دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. ململانەی نێوان لایەنەکان لە پەرلەمان یەکلا نەکرایەوە. ئێستاش کە ڕادستی حزب و سازان کراوە هیچ شتێک دیار نییە. ئایا لایەنەکان هەست ناکەن تاکی کورد لەوە بێزار و بێحەوسەڵەترە کە لەم کۆبوونەوە تەسلیمی دەستی ئەو کۆبوونەوەی بکەن وە کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە بکرێت؟ ئایا قەیرانی سەرۆکایەتی لە تەواوی قەیرانەکانی تر و لە دۆخی پێشمەرگە گرنگترە و هەموو قەیرانەکان لەبیر کراون و باسی سەرۆک و کورسیەکەیەتی؟ سەرۆکی هەرێم هەر کەسێک بێت. سەرۆکی هەرێم ئەگەر هەر کەسێک بێت چاک وایە لەناو پەرلەمان دەنگی پێ بدرێت و متمانەی پێ بدرێت یان گەل و هاوڵاتیان خۆیان دەنگی پێ بدەن و خۆیان سەرپشت بوون لەوەی کە بەڵێ یان نەخێری بۆوەکەن. دەپرسین ئەو چەند لایەنەی ناو پەرلەمانی کوردستان کە بە دیاریکراوی گۆڕان و یەکێتی و کۆمەڵ و یەکگرتوو بوون یاخود بەشێک لە یەکگرتوو بوون، هێندە کارا و هێندە نوێنەری ڕاستەقینە و ڕەهای هاوڵاتیان بوون کە ئێستا سوورن لەسەرەوەی کە ئیلا ئەبێ پەرلەمان سەرۆکی هەرێم هەڵبژێرێت و لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان هێندە گوێی لەگەل گرتووە کە ئێستا سوورە لەسەرەوەی کە ئیلا ئەبێت گەل سەرۆکی هەرێم هەڵبژێرێت. ئەگەر سەرۆکی هەرێم بارزانی نەبێت پارتی و لایەنەکانی تریش هێندە ناکۆک و ناتەبا دەبوون و نەدەگەشتن بە سازان. پیرەرانی ئەزیز سڵاوتان لێبێت. من یادگار فایەخم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکەی دوو جار بیر بکەرەوە. میوانەکانیشمە کۆمیشە 4 کەسن لە دەستە ڕاستم. دکتۆر عوسمان علی وەیسی ڕاوێژکاری یاسایی لە سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها ئەندامی لیژنەی نووسینەوەی یاخود ئامادەکردنەوەی دەستور و ئاگای لە پرۆسەی سازانی نێوان لایەنەکانی شێ و حزوری هەبووە وەکو ڕاوێژکار. هەروەها دکتۆرە بەهار مەحموود جێگری سەرۆکی لیژنەی کاروباری یاسایی ئەندامی لیژنەی دانوستانکار لە پشکی گۆڕان ئەوەی بیرم نەچێتەوە دکتۆر عوسمان لە پشکی پارتی دیموکراتی کوردستان بووە، دکتۆرە بەهار لە پشکی گۆڕان بووە و هەروەها ئەندامی لیژنەی نووسینەوە و ئامادەکردنەوەی دەستورە. بەخێربێن سەر و سەرچاومان لا دەستە چەپیشم. کاک فەراد مەلا ساڵح ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەخێربێن سەر و سەرچاومان. هەروەها مامۆستای ئیسماعیل ڕەسوول ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و بەرپرسی مەڵبەندی هەولێری کۆمەڵی ئیسلامی ئەوەش بەخێربێن سەر و سەرچاومان. ئەم شەو بێگومان مناقەشەیەکی منطقی و گەرمەکەین لەسەر ئەو مەسەلانەی کە لە پێشەکیەکە تەرخمان کرد. هەروەها بەخێراتنی تەواوی ئەو میوانە ئازیزانە کەم سەر و سەرچاوماناتن کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەنە چینە لای ڕاپرسی یەکەم و ڕاپرسی سەرەتای ناوەم بەرنامەیە بەڵام تکایە دەست بە دەنگدان مەکەن تا من ئاگادارتانەکەمەوە. پرسیاری ئەم شەومان پرسیارێکی سادە و ساکارە بەڵام بووە بە کێشە لە نێوان لایەنەکان. پێت باشە سەرۆکی هەرێم بۆ زانیاریتان مەبەستمان لە سەرۆکی هەرێم کاک مەسعود بەرزانی نییە، هەر کەسێک بێت سەرۆکی هەرێم چکەم ئەمەلیە مستەقبەلیە زیاتریش لەناو پەرلەمان هەڵبژێرێت ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، هاوڵاتیان هەڵی بژێرن ژمارە 2 لەسەر کۆنتڕۆڵەکانتان، بڕیارم نەداوە ژمارە 3 لەسەر کۆنتڕۆڵەکانتان. ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. فەرموون دەست پێ بکەن. 30 چرکەتان هەیە. ئەوەی ئێستا ئەنجام دەدرێت ڕاپرسی یەکەم و سەرەتای ناوەمەڵقەی دووجار بیرکەرەوەیە. پرسیارەکەشەوەیە پێت باشە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێرێت، پەرلەمانتاران دەنگی پێبن یاخود هاوڵاتیان هەڵی بژێرن و دەنگی پێبدەن یاخود بڕیارم نەداوە لە کۆتایی نزیکە بینەوە. کۆتایی هات دەستان خۆش بێ. سپاس. دکتۆر عوسمان وەکو ممەسیلێکی پارتی دیموکراتی کوردستان لەسەر مێزە وەکو بڵێنەوەی کە لە دانیشتەکانی سازان و گەیشتن بە ئەو ئامانجەی کە لایەنەکان باسیەکەن هەوڵەدەن پێی بگەن ئێوە حزورتان هەبووە، بۆچی لایەنەکان ناگەن بە سازان؟ بەڵێ بەنای خی گەورە و میهرەبان سوپاس بۆ جەنابەت بۆ هاوکارانم بۆ بینەرانی بەڕێزی NRP و بۆ گەنجە بەڕێزانە هەموو لایەک بەخێر بێن. بۆ ئومێدەی بتوانین کە شۆڤەیەکی ئەکادیمیانە بۆ تەواوی پرسەکان بکەین و دیالۆگێکی هێمن بەڕێکەین.
لە ڕاستیدا مێژووی بە دەستورەکردنی ژیانی سیاسی وڵاتان پێمان دەڵێ کە بە قۆناغی زۆر بە زۆردا دەڕوە و تەنانەت لەو گەلانەی کە زۆر هوشیار بوون ئەگەر نموزەجی بەریتانیا یا ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا یا فەڕەنسا یا دەوڵەتە پێشکەوتەکانی جیهانی سێمیش وەربگرین پێویستی بە جوهد و بە کۆششی بەرپرسیارانە و نیشتیمانەی زۆر هەم ڕای گشتی خەڵک و هەم نخبەی سیاسی هەیە و هەم نخبەی ڕۆشنبیری هەیە بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی بە دەستورەکردنی ژیانی سیاسی لە هەموو ئاستەکان بەو شێوێ بڕوە کە بێتە جێگای ڕەزامەندی تەلازومی نێوان حکام پارتە سیاسیەکان و ئەوانەی لەناو کای سیاسی و دەسەڵاتدا کار دەکەن و ببێتە چوارچێوەیەکی گشتگیری و فراوانی بەرپرسانەش کە هاونیشتیمانی لە سای ئەم دەستورەکردنی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریە ئاسوودە بێ بەمانایەکی تر تۆ کە باس لە ژیانی سیاسی دەکەی هەمیشە هاوڵاتی و ڕایگشتی و خەڵک دەبێت سنتەر بێ و ئەم دیدگای خەڵک و بەرژەوەندی خەڵک لە ئێستا و لە ئایندەدا دەبێت پێوەەر و محیاری سەرەکی بێت چکا بەرپرسارەتێکی مێژوویە لەمڕۆوە کاتێک ئەم پرسەدێنی لە شێوە گشتەکەیدا سڕ دەکەیتەوە بۆ ناو بارودۆخی کوردستانی عراق بە شێوەیەکی گشتی ئەوە دێتە پێشچاو کە بەرەی کوردستانی زۆر بە ئەمانەتەوە پرسە دەستوریەکانی ڕادستی سیستەمی گشتی کرد بەمانایەکی تر بەرەی کوردستانی لە ڕێگەی هەڵبژاردننی ئەزمموی یەکەمی حکومڕانی ساڵی 1992 شەرعەتی شۆڕژێریدا شەرعەتی یاسایی و دەستوری وەکو لە فقی دەستوری پێی دەڵێن دەسەڵاتی دامەزرێنەر و ئەو دەسەڵاتە دامەزرێنەرە نەخشەی سیاسی و کە دەستوریەکانی هێنای ئاراوە کەواتە ئێمە لە بنەڕەتدا سازانێکی باشمان لە پێشدا بوو نەک سازان ئیرادەی گەل لە تۆکمەکردن و لە نەخشە ڕێژکردنی دامەزراوە دەستوریەکان بە پەرلەمان و بە هەر سێ دەسەڵاتی سەرەکی دەسەڵاتی یاسادانان کە پەرلەمانی پێدەڵێن و دەسەڵاتی جێبەجێکردن کە هەردوو دامەزراوەی دەستوری سەرۆکاتی هەرێم و حکوومەتی پێدەڵێن و دەسەڵاتی دادوەری ئەمانە لە 92ەوە وێڕای ئەوەی کە هەرێمی کوردستان بە قۆناغی زۆر بە زۆردا ڕۆیشتووە بەڵام ئیرادەی گەل بۆ بەرهەمێنانیان چەسپاوە ئێستا بۆ نەسازان هاتوتە ئاراوە ئەمەوێت ئەو پرسیارە شکەم هەر لە خلالی قسەکانی خۆتە تەنها شتێک کە پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکان یان لایەنەکان لەگەڵ یەکتر لەسەری ڕێک ناکەون پرسی سەرۆکایەتی هەرێم و شێوازی هەڵبژاردنێتی من پێم وانە ئەمە پرسێکی بەو جۆرە بڵێ گەیشتۆتە دوورگانێک ئیتر قابلی کردنەوە نەبێت من پێم وایە ئەمەش بڵێ نقطەیەکی عالقە خاڵێکی هەڵواسراوە خاڵ ئەوەی دیارە کە تێڕوانینی جیاواز ئەوەی دیارە تەنها ئەوەیە بڵێ خاڵێکی تێڕوانینی جیاوازی جەوهریە ئێستا لە نێوان لاەنە سیاسەکاندا بەڵام ئێوەم بیتەوە بە کورتی بۆی کاتەکە دەپرسی ئێمە دەبێت بۆ دوو حاڵت بگەڕێنەوە یان بۆ ئەو قانونەی کە پێشتر بە ئیرادەی گەل لەدایک بووە یان ئەبێت دیسان بگەڕێنەوە بۆ ئەوەی جارێکی تر بزانین ئیرادەی گەل چمان پێ دەڵێ دکتۆر پارتی دیموکراتی کوردستان وەکو لە پێشەکیەکەش کردم ئەمە پرسیاری هاوڵاتیانەوە بە کۆمنت و بەنامە شاتووە بەڵێ لە ماوەی ئەم 24 ساڵی ڕابردووە هێندە چ پارتی چ لایەنەکانی تر هێندە خەمی هاوڵاتیتان بووە هێندە لە خەمی گەلا بوون هێندە لەگەڵ گەلا بوون تا ئێستا دیسان هاوڵاتیتان کردووە بە بەشێک لە ململانێکەوەتانەوەی ئەوان یەک لای بکەنەوە من بۆ وەڵامی ئەمە وەعی کۆمەڵایەتی هۆشیاری گشتی کۆمەڵاتی لە ڕووی هۆشیاری سیاسی لە ڕووی هۆشیاری قانونی و لە ڕووی تەربێتی هاوڵاتیانی خەڵکی کوردستان من بە کێرێکی یەکزار ئیجابی دەزانم بەو مانایی کە لە کاتی دەنگدان گەل قسەی خۆی دەکا کەواتە پارتی دیموکراتی کوردستان بە سیوەش کورسیەوە پێی وایە کە توانیوێتی جێگەی ڕەزامەندی هاوڵاتیان و پانتایەکی هەل لەسەر ئەمەیە کە سوورن کە ئیلا ئەبێت گەل هەڵی بژێرێت هەر ئەمە بێ لەو ڕۆوە پارتی دیموکراسی کوردستان پێی وایە لە ئیعلاناتی حقوقی ئینسانەوە لە معاهداتی نێودەوڵەتیەوە لەوەی کە دەڵێن بە هاوڵاتی سنتەر بێ لەوەی کە دەڵێن مشارەکی سیاسی هاوڵاتی سنتەر بۆ لەم دوو دەی ڕابردوو جا جیاوازی ڕێی لەسەرا کە تۆ ئەم پرسیارم لێ دەکەی کاتێک بە پرسیارێکی تر قەت ئەم دەکەی کە وەڵامی پرسیاری یەکەم وەردەگرێتەوە لە سیستەمی سیاسیدا دەبێ هەمێشە تەلازومێکی سەرەکی هەبێ بێ گەیشتنێکی سەرەکی هەبێ لە نێوان سیستەمی سیاسی و لە نێوان ئیرادەی هەیەی ناخبین نەک هەر ئەوە تەنانەت فەقیه هەر ناودارەکانی دەستوری دەڵێن بۆ یاسایەکی ئاسایی
باشتر وە ئیسیفتا و سیستەمی انتخاباتیش بێ بوو باشتر بگێتە دەر ئەگەر هاتوو کێشە دروست بوو لە نێوان دوو مؤسساتی دەستوری یا گرفت لە نێوان پارتە سیاسەکان دروست بوو ئێمە بە سازانی سیاسی حیزبی نەگەشتینە دەرەنجامی تەنها دەبێت بە سازانی نیشتیمانی ئەمریکایەکەێتەوە ئەوە زەوەری مۆزوع تۆ لەسەر پشکی بزوتنەوەی گۆڕان لەو لیژنەیە کە دانوستان نەکەن و خەریکی نازام دانوستاندن جارێت دیار نییە چی دراوە و چی وەرگیراوە لە نێوان لایەنەکان دکتۆریش وەکو ینی ممثلی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان ئەڵێت هەموو ئیشمان بوو ئەوە بۆ کە هاوڵاتی سنتەر بێت بۆ خراپە هاوڵاتی سنتەر بێت ئێوە بۆچی ناڕازین لەسەرمە و ناگەن بە سازان بەڵێ بەناوی خی گەورە سپاس بۆ جەنابتان سپاس بۆ ئەو میوانە بەڕێزانە لە ڕاستیە مەسەلەکە ئەوە نییە کە هاوڵاتی سنتەر بێن هاوڵاتی سنتەر نەبێ ئەسلی مەسەلەکە لەوەدا نەبوو ئەسلی مەسەلەکە لە مەسلەی کێشەی ویلایەتی سەرۆکی هەرێما بوو ویلایەتی سەرۆکی هەرێم بەپێی یاسا بەپێی هەردوو یاسای ژمارەیەکی ساڵی 2005 کە یاسای سەرۆکایەتی هەرێمە و هەروەها یاسای ژمارە 19 ساڵی 2013 کە ویلایەتی بۆ بەڕێ سەرۆکی هەرێم درێژ کردوتەوانێ ویلایەتی ئەم بەڕێزە کۆتایی هاتووە لە 19 دەبواە حلێک بۆ ئەم کێشەیە بدۆزرێتەوانێ لەبەر ئەوەی کە نەدەکرا کە لە ئێمە خوازیار بوون کە ئەم کێشەیە لە سەرەتادا بە دەستوریەک لای بکەینەوە چکە ئەمە کێشەیەکی دەستوریە بەڵام ئەو شکستان هێنا لەوەیان ناتوانین بڵێن شکستمان هێناوە بەڵام لە دانیشتەکانی ناو پەرلەمانتان گواستەوە بۆ دانیشتنی ناو ژووری تاریک ئێوە دژی ئەمە بوون لەوەتی هەن بەڵێ اینجا دوای ئەوە خیاری دووەم ئەوە بوو کە هەڵبژاردن لە دەرەوە بکرێ هەڵبژاردن لە دەریشەوە کۆمیسیۆن ئامادە نەبوو بە سەبەبی تەقسیری حکوومەت کە لەبەرەوەی کە دوای ئەوەی کە پەرلەمان دروستی کردبوو کۆمیسیۆن پێویستی لۆجیکی تەواوی بۆ دابین نەکرد مادی و لۆجیکی بۆ دابین نەکرد بوو تاکو بتوانێت هەڵبژاردنکە ئێمە هاتین وەکو ئەو چوارلایەنە پرۆژەمان پێشکەش کرد بۆ حەلکردنی ئەم حاڵەتە بۆ ئەم گرفتە بۆ ئەوەی کە ڕزگارمان بێ لەو گرفتەی کە هەرێمی کوردستان تێکەوتووە بۆ ئەوەی لە نەگەینە 19 نەگەینە ئەم حاڵەتی کە ئێستا گەیشتونیە و کوردستان ئێستا لە فەراغێکی یاساییایە پرۆژەکەمان ئەوە بوو کە یاساییە هەر دکتۆریش لە چاوپێکەوتنیە کە لە لێدوانێکە وتوێتی بە هیچ شێوەیەک لە کورسی سەرۆکی هەرێم چۆڵ نەبوو لە فەراغی یاساییش مارەسەی دەسەڵاتی خۆی ئەوش مەسەلەیەکی ترە ئێمە یاسایەکی مادەیەکی وازەحمان هەیە لە یاسای ژمارەیەکی ساڵی 2005 مادەی 15 ئەڵەیە گەر هات و پۆستی سەرۆکی هەرێم بە هەر هۆکارێک چۆڵ بوو بە هەر هۆکارێک ئەڵێن چۆڵ نەبووە یەک لەبەر چەند هۆکارێک ئەڵێ ئەگەر نەخۆش بێت نەتوانێت ئەرکەکانی ڕاپەڕێنن ئەگەر بمرێت ئەگەر جێ بێڵێت ئەگەر چقالە ئەوە لە دەستوری زۆر وڵاتان وایە ڕاستە دیاری کراوە بەڵام لەم یاسایی ئێمە دیاری نەکراوە ئەڵێ بە هەر هۆکارێک چۆڵ بوو جگەلەوە لە دەستوری ئەو وڵاتانە کە ئەو حاڵەتانە دیاری کراوە بەخلو دواتر هاتووە کۆتایی هاتنی ماوەی ویلایەتیشی بە مادەیەکی تر معالەجە کردووە يعني بمادەیەکی تروتێتی ئەگەر ویلایەتەکە کۆتایی هات ئەمە معالەجەکەیەتی بەڵام لە دەستوری يعني لە دەستوری وڵاتان هەر یەکەم معالەجەیەکی بەدانەوە لای ئێمە ئەم معالەجەیە نییە دوای ئەوە تعریفی خلووی نەکردو ئەڵێ بە هەر هۆکارێک ئەو مادەی 15 باز لە پۆستەکە دەکا باز لە پۆستەکە دەکا ئەڵێ گەر پۆستەکە چۆڵ بوو ئێستا ئەم بەڕێ سەرۆکی هەرێمە بۆی نییە لە سەرۆک کوردستان کاتە دواتر مناقەشەی واکەین بە وردی ئەو مەسەلەیەکە لەسەری وەستین و سەی زۆرە بەڵام زۆر بە کورتی وەڵامم بیتەوە ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان زۆر شەڕی سیاسی و یاساییتان کرد بەختی خۆتان ئێوە بۆ ناڵێن خەڵک سنتەر بێ ئێمە کێشەکەمان وەگوتم کێشەکە ئەوە نییە خەڵک سنتەر بێ یا خەڵک سنتەر نەبێ سەرۆک لە پەرلەمانەوە هەڵبژێردرێ یان لە دەرەوە هەڵبژێردرێ ئەو هەر خەڵک سنتەرە بەڵام چییە دیموکراتیەکە دوو جۆرە دیموکراتی مباشرە و غێر مباشرە ئێمە پێمان وایە کە لەم دۆخەی هەرێمی کوردستانە کە نیظامی پەرلەمانی هەڵبژاردننی سەرۆک لە ناو پەرلەمانە باشترە بۆ ئەم ظروفی هەرێمەی ئێمە بە بەرچاوگرتنی ئەو وڵاتانەی کە شەبیهی ئێمن لە لایانی سیاسیانە لە لایانی کۆمەڵاتی و ئابوووریانە ئێمە پێمان وایە جگە لەوەی کە پێمان وایە هەڵبژاردننی سەرۆک لە پەرلەمانەوە دەرچەیەکە بۆ دەرچوونمان لەم کێشەی کە ئێستا تێککەوتون ئەگەر بۆی زیاتریش بۆم ڕوونکەیتەوە کە بۆچی لە ناو پەرلەمانە باشترە و بۆچی لە ناو خەڵک بێت باشتر نییە کاکفرە دووبارە بەخێر بێن ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ناو پەرلەمان کە بڵێن فراکسیۆنەکەتان دابش بوو نیوەی چۆژورە و نیوەی نەچۆژورەوە دوایەوە خۆتان بە قسەی خۆتان لە نێوان کەوانەیە کەوتان قەدرێکی زۆر لە یەکگرتوو کراوە یەکگرتوو تاکە حەز بۆ کە ڕازگۆ بووە لەگەڵ دەنگدەری خۆی و لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئێستا ئێوە
پێتان وایە ئەم کێشەیە مەسلەی ئەوەی کە لەناو پەرلەمان سەرۆک هەڵبژێرێت یان لە دەرەوەی پەرلەمان ئێوە کامیان بە منطقی ترەزانن و لەگەڵ کام بۆ چوونان زیاتر بسم الله الرحمن الرحیم سپاس بەخێرات نیەم و خۆشەویستانە دەکەم وسڵاو و ڕێزم بۆ بینەرانی خۆشەویستی نارتی ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان پێمان وایە باشترین سیستم بۆ ئەم خۆناغی هەرێمی کوردستان کە خۆناغێکی ڕاگوزارە بەرەو دیموکراسیەکی محکەمتر لە داهاتوو لە ئایندەدا دەڕۆین وارووا لە خۆناغەکانی ئینتقالی و ڕاگوزاری هێشتا بە کۆتان نەهاتوین ئێمە دنیایەک گرفتی ناوخۆیمان لە بەردەمدا وەکو مەسەلەی دەرهاوێشتەکانی دوو ئیدارەی و پاشماوەکانی شەڕی ناوخۆ و قەیرانی گرفتی حکوومەت هەرێمی کوردستان و ئەو گرفتانە ئەوانە هەمووی وا دەکاتن لە هەرێمی کوردستان وا دەخوازێ بە دیدگای ئێمە کە دەبێت سیستم لە هەرێمی کوردستاندا پەرلەمانی بێت کە خۆشبەختانە لەوەیە کۆدەنجین سەبارەت بەوەی کە سیستەمی پەرلەمانی ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان مکوڕین مسترین لەسەرەوەی کەوە سەرۆکی هەرێمی کوردستان لە نێو پەرلەماندا هەڵبژێرێت باشترین بژاردەیە بۆ ئەم خۆناغی هەرێمی کوردستان پەرلەمانتارەکانی ئەوەی نوێنەری ئێوەیە ئەوەی نوێنەرایەتی یەکگرتووی ئیسلامیەکات بە تەواوی بڵین لەسەرەوە تا خوارەوە لە خوارەوە تا سەرەوە و دەنگدەرانتان پەرلەمانتارەکانتانن بینیمان لە نۆزەیمان پەرلەمانتارەکان بوون بە دوو بەشەوە دابش ئەم جارە دابش نابن سوورن لەسەرەوەی کە سەرۆک لەناو پەرلەمانەوە بژێرێت بەر لەوەی بام قسەکانم تەواوکەم دوای جناب پرسیاری خۆت لێ ئستنباط بکات باش سەبارەت بە یەکگرتووی ئیسلامی کوردستان و بەشداری دیارە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشێکی سەرەکی بووە لە پێکهێنەری ئەو چوارلایەنەی کەوا توانیمان بەیەکەوە لە 23 حوزەیراندا ئەو کاریگەری و ڕۆڵ و هێزە دروستکەین بۆی کەوا دەبێت لە کوردستاندا ئەو مەسلەی سیستەمی حکومڕانیە بەرەو بە پەرلەمانیکردن و لە 2010دا بێژێنەوە لە خزمەتی خەڵکی کوردستان بەوەی کۆمەڵێک چاکسازی لە بوارە جیازیەکاندا بەتایبەتی لە سیستەمی حکومڕانی و لە ڕنگدانەوەی لە کایە و دەستگا گرنگەکانی هەرێمی کوردستاندا ڕنگ بداتەوە 2000 لە لێژنەی یاسایی پاشان لە لێژنەی یاسایی دواتر بە ئیمزاکردنی ئەمانە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشدارێکی کارە و کاریگەر و گەورە بووە لە ئەنجامدانی ئەوە لە کۆبوونەوەی شەوی 19 مانگی 5 حیزب کوردستانێکە بە ئامادەبوونی دۆستانی کورد لە نەتەوە یەکگرتوەکان و ئەمریکا و بریتانیا کە تا بەرە بەیانی خایان بەڵێ یەوەکو یەکگرتووی ئیسلامی بە دۆستیان نەزانن بەڵێ بە دۆست خۆمانی نەزانین چۆمە بەشی سەرەکین لەو گەلی کوردستانە ئەمانە دۆستی ئێمەتاوان ئەمریکیەکان بێگومان و بەدڵنیایش ئەمانە بڕیارێکماندا لە کۆبوونەوەی پێنج خۆڵی ئەویش ئەوە بووکەوە داوا دەکەین لەسەر بڕیاری ئەو پێنج لایەنە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بخرێتە ڕۆژی یەکشەمەوە کاتێکەوە ئەو بڕیارە جێبەجێ نەبووە دەبێت لەو لایەنە پرسیینەوە چێ بوو سەبەبیەوە بوو مەساتی عەقلی کوردی گەیوەتە ئەو قۆناغا لە نێو پەرلەمانی کوردستان کە دەستگایەکی ئەوەندە گرنگە هەموو خەڵکی کوردستان متمانەی تەواوی بە پەرلەمانی کوردستان داوە لە نێو پەرلەماندا ئێمە ئەمانە نوێنەرانی ئێمەن و سەرۆکاتی پەرلەمان و فراکسیۆنەکان و ئەندام پەرلەمانتارە بەڕێزەکان کە ئێمە ڕێز و حورمەتمانەیە بۆ هەرهەموویان بەڵام ناتوانن بڕیارێک بدەن لە پێناو بەرژەوەندی باڕای خەڵکی کوردستاندا بۆ نەیانتوانێت بێت لە خۆیان بپرسینەوە ئێستا ئەڵێن کوردستان نەخێر یەکگرتووی ئیسلامی کوردستان شکۆی پەرلەمان شکێنراوە یەکگرتوو ببوورە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو پەڕی حورمەت و شکۆی بۆ پەرلەمان جێڕاوەوە ئێستش دەیبین لە داهاتوو دەیبینی یەکگرتووی ئیسلامی کوردستان جگە لەوەی کەوە دەستێکی سپی و سینگێکی ڕوت و ڕزگرتن لە پەرلەمان و لە دەنجی هاوڵاتیان و سندوقەکانی دەنگدان هیچی دیکەی نییە ئەنجا ئێمە لە پێناو ئاشتی و تەبای و سازان و ریزینا و ماڵی کورد هەموو خیاراتمان دەکەینە قوربانی ئەوە لەگەڵ ئەوەشدا نابینا بوو ئێمە کاتێکەوە پەرلەمانتارەکانمان ئازاد کرد بەو بڕیارێکەوە پابند بن بە بڕیاری پێنج حیزبەکە ئەنجا ئەو کارتە سیاسە بەهێزی کە تا ڕۆژی یەکشەممە سەقفێکی 4 ڕۆژی تقریبا 89 ساعتی لە بەردەمی ئەم پێنج لایەنە بوو بە حوزوری ئەمریکا و بریتانیا و UN کە دەتواندرا ئەم مەسئلێ بەلایەکدا بخرێ بەڵام بەڕاستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنەکان جگە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان کە بە ئاشکرا داوای کرد حتا کۆنگرەی ڕۆژنامەنیشی کرد و حتا پەرلەمانتارەکانمان ئامادە بوون ئیمزای سیحە و پەرلەمانتارەکەش کۆبکەنەوە بۆ دواخستنی کەچی بووە نمایشێکی ئەو تۆکە هیچ پەرلەمانتارێک هیچ فراکسیۆنێک سەرۆکاتیش ذاتیەوەی نەکرد داوایەوە کە پەرلەمان کۆبوونەکەی دوا بخات ئەگەر دوامان دەبووە جەبرێک لە بەردەمی لایەنی دەبووە جەبرێک لە بەردەمی پارتی بۆیکەوە لە 2010دا لە تا ڕۆژی یەکشەممە قسەی نهایی بدا ئەمەش بەڕاستی فرسەتێکی گەورە دەبوو بۆ چاکساسی ئێمە ئێستش پێمانتاریەوە لە ژوورەوە بوونیاننا ئەم پرسیارە بۆ سیەکە ئێمە بەدیەتە بەڵێ لەوێ بوون بەڵێ لەوێ بوون دواتر دێنە سەر ئەوانی تریش
ئەوەش با بڵێم ئەوانی تریش ئێمە لە حکوومەتی ساڵی 96 کاتێکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دوای شاری ناوخۆ جەولەی شاری ناوخۆ قوول بۆ لە دوای سیژاب چوونە دەرەوە ئەمیداری گشتی یەکگرتو گوتی ئەو کورسیانەیەکەوە ئامادە نین ئەمانی شەر نوێنەری گەلن ئێمە ئێستاش دەڵێن ئەو 58 کورسیە ئەمانی شەر نوێنەری گەلن 53 پەرلەمانتارەکەش نوێنەری گەلن هەردوو کشیان بۆی کاتە بێ پێشناوبڕەکە کاک ئیسماعیل یەک خولەکمەیە پێشناوبڕەکە بەڵام لە بەشی دووەم لەگەڵ جەنابەت بەردەوامە بم بۆی کاتەکەت بۆ تاویز بکەم ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی پێتان باشە ئەمە ئەو ڕایەتان بزانم پێتان باشە سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێت یان لە ناو گەلەوە و بۆ زۆر بە کورتی بێت دواتر لە بەشی دووەم لەگەڵ بەردەوامە سەرەتا زۆر سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ ئامادەبوانی بەڕێز ئێمە پێمان وایە کە سەرۆکی هەرێم هەر کەسێک بێ لە هەر حیزبێک بێ پێویستە لە پەرلەمان هەڵبژێرێت لەبەر کۆمەڵێک هۆکار یەک دوو هۆکاری ئاماژە پێ هۆکاری کوردەکە باز بکەین یەکەم لەبەر ئەو دەسەڵاتانەی کە پێی دەدرێ دوو بۆی غڕورێکی سیاسی دروست نەبێت لە هەرێمی کوردستان سێ ئەو هەڵبژارنانێک کە لە هەرێمی کوردستان بڕێوە چوی هەڵبژارنێکی ئەوەندە خاوێن نەبوو لە ناو گەلدا و ئەگەر خاڵەکانی کە دواتر باسکی نازانم زۆر سپاس دەکەم سپاسی هاوکاری دەکەم لە بەشی دووەم لەگەڵ جەنابەت دەست پێکەم کاتەکەت بۆ تاویزەکەم بە چاوان بینەرانی ئەزیز ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە بەردەوامە بین. ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووەمی دووجار بکەرەوە بەردەوامین لەگەڵتان و تەوەری ئەم شەویشمان تایبەتە بە قسەکردن لەسەرەوەی کە باشتر وایە سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان هەڵبژێرێت یاخود لەلایەن گەلەوە دێمەوە لای کاک ئیسماعیل بۆەوەی کاتەکەی بە تەواوەتی بەمێ تاویزشی بۆ بکەمەوە کە لەو بەشە قسەکانی نەکرد. کاک ئیسماعیل ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی پێتان باشە کە سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان هەڵبژێرێت و ئاماژەت بە چەند خاڵێکیشدا کە بۆچی ئەوەتان پێ باشە گەر خاڵەکانت تەواو بکەیت و بیتە سەر باسی سازانیش بابەتەکەمان کە بەڕاستی باسی دەکەین بابەتیانە و منطقی و یاسایی و سیاسی باسی دەکەین بەدور لە مەسائلی حاڵەتی نەفسی و عینادی سیاسی و کۆمەڵێکش لەو بابەتە دێمە سەر خاڵی چوارم. خاڵی چوارم مەسەلەی ئیستیغلالی سیاسی ئیستیغلالی دەسەڵاتی سیاسی بۆی نەکرێ. خاڵی پێنجەم پەرلەمان نوێنەری خەڵکە نوێنەری ڕاستەقینەی گەل ئیستیغلالی سیاسی ماوس پەرلەمان نوێنەری گەلە ئێمە پێمان وایە کە پەرلەمان مەصدەری تەشریعە مەصدەری چاودێریە و نوێنەراتی گەل دەکا بۆیە ئێمە پێویست ناکە ئێمە بڵێن بەڕاستی وەکو دەڵێن مزایەدێکی سیاسی بەگەلەوە لەگەڵ ڕێزمدا بکرێت کە ئێمە لە خەمی گەلین بۆیە دەمانەوێ سەرۆکی هەرم لە ناو گەل هەڵبژێردرێ ئەگەر ئەو گەلە بریتە لە گەلێکی دیکەی کە لە هەفتەی شوبات و ئەوانە ئەگەر ئەو گەلە بریتە لەو گەلەی کە 20,000 دەنگی هاوڵاتیەک بە 1000 دەنگ یان بە 2000 دەنگی هاوڵاتیەکی دیکە حیسابە لە کەمایەتیەکاندا ئەوە پێچەوانە دەبێتە لەگەڵ ئەو ڕایی کە دەردەڕێبەوەی کە گەل مامۆستا ئێوە بەچی گەشتن ئەم قەناعەتانە کە ئەم خاڵانە ئایا بەشێکی پەیوەستە بەوەی کە 10 ساڵە بۆ نمونە کاک مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمە و هەستەکەن وەکو دکتۆریش پرسیاری لێ کردی استیغلالی تیا بۆ خاڵی دیکە و بابەتە ڕوون کاتەوە نظامی سەرۆکاتیمان تاقی کردەوە پێشتر پەرلەمانی بۆ سەرۆکاتیشمان تاقی کردەوە بەڵام بەداخەوە دەڵێن ئێمە حقیقەتێکە واقعەکە کە ئێمە ئێستا حالیان تیدا دەژین ئێمە کۆمەڵی قەیرانمان هەیە و ئەوەی کە باس کرد لە بیداتی بەرنامەکە قەیرانی سەرۆکاتی هەرێم گرنگترە ناوخۆی هەرێم یاخود قەیرانی مەسەلەی کێشەی شەڕی داعش و تۆ پێت وایە کە لە پرسەوە بووە بە قەیرانە مەسەلەیە پێم وایە بووە بە قەیرانێک بەڵێ لە هەرێمی کوردستان چونکە هەموو خەڵکی مەشغوڵ کردووە کۆمەڵێک شتەیە ئێمە سیستەمی سەرۆکاتیمان تاقی کردوەوە ئەڵێ سیستەمی سەرۆکاتیمان تاقی سیستەمی سەرۆکاتینە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناوگەلدا بۆی کە پسڕان ڕوونەدا من بە شێوەیەکی ئاسایی بابەتیانە باس دەکەم بە دوور لە مەسائلی ئەوەی کە باسم کرد حاڵەتی نەفسی و عینادی سیاسی دوور لەو بابەتانە ئەوجا ئێمە کۆمەڵی قەیرانی کەمان هەیە بەڕاستی ئێمە داهاتمان هەیە بۆمە بۆتە قەیران نەوتمان هەیە بۆمە بۆتە قەیران مەعاشمان هەیە بە 3 مانگ جارێک دەدرێ بەڕاستی لە کاتێکدا خاوەنی ئەو هەموو نەوتین وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتەکان تۆمەتبار دەکات وەزارەتی سامانە سروشتەکان بە پێچەوانە ئۆتۆماتبار دەکات بەداخەوە ئێمە دووشت بە یەکەوە دەنێرینە دەرەوە کە بریتە لە گەنج و نەوت گەنج سەرمایی بەشەری ئێمەیە ئەو گەنجە لەبەرچی دەڕوا ئێستا لەبەر ئەو بارودۆخە سیاسیەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە لەبەر ئەو نەبوونی ئیش و مائیشەتە لەبەر ئەو نەبوونی مەعاشە لەبەر بوونی داعشە لەبەر کۆمەڵێک شت بەڕاستی پێتان وانیە تەواوی حزبەکان سەرکەوتوو نەبوون و ڕۆڵتان هەبوو لە بێهیواکردنی گەنج
ئەگەر بینە سەر ئەو لایەنە ینی بیتە سەر ئەو باسە کە بۆ ساڵێک یەکلایانی بڵێن 2 ساڵ لەمەوە پێش ئەحزابی دیکە بێزگە لە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە حیزبە گەورەکان ئەوانی دیکە ئۆپۆزیسیۆن بوون کە ئۆپۆزیسیۆن هات بۆ ناو حکوومەت و دوایەوە کە هەڵبژاردننی 2013 دەکرات کۆمەڵێک کێشە دروست کرا بەڕاستی باقەکان خاڵی کرانەوە کێشەی نەوتمان بۆ دروست کرا کێشەی مەعاش دروست کرا کێشە بەڕاستی کێشەکان هەر بە هەڵواسراوی تا ئەستا ماوەتەوە ئێمە گرفتی زۆرمان هەیە لە مەسلەی ناوچە دابڕاوەکان کێشەکە حل نەکراوە کێشەکە حل نەکراوە هەموو هەرێمی کوردستان لێ بەرپرسە بەڵام بە دەرەزەیەک ئەو حیزبەی کە زۆرینەی کورسەکانی لە پەرلەمانەیە ئەو حیزبەی کە زۆربەی سەرۆکاتیەکانی بەدەستیانی ئەو حاڵەتێکە پارتی دیموکراتی کوردستانی ئینکاری ئەوە ناکە ینی پارتی دیموکراتی کوردستان ئینکاری ئەوە ناکە لەوانە ئێمە ئەو بیرهێنانەوە شتێکی دڵسۆزیە بۆ هەر پارتێک لە هەرێمی کوردستان کە ئێمە نەهاتوین عینادێکی سیاسی بکەین من ئەوەم کردو تۆ ئەوەت کردوەوە ئێمە بینە سەر پرسیاری ئەم باشە کاتی بەشی یەکەمم نەهاتوو مزارەی سیاسی بەڕاستی ئێمە حقیقەتەکان دەبێت بکەینەوە ئێوە چ جۆرە سەرۆکیەکانەوێت یعنی ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی چ جۆرە سەرۆکیەکانەوێت سەرۆکیەکتان ئەوێت کە خاوەنی کۆمەڵی دەسەڵاتی تەشریفاتی بێت یان سەرۆکێکتان هەرێت کە خاوەنی دەسەڵات بێت و هێزی هەبێت مەبەستم لە هێزی چەک نییە هێزی سیاسی و معنەوی ئێمە وەکوتم ئەومان تاقی کردەوە کۆمەڵە قەیرانمان هەسا بۆ دروست بۆ کەسارە سەر نەکراوە ئێمە دەمانوێت سەرۆکێک و لە پرۆژەکان و لە دانوستانەکان وانش کە کۆمەڵی ئیسلامی ڕاگەیاندووە سەرۆکێک لە پەرلەمان هەڵبژێردرێ و ئەو دەسەڵاتانەشی کە دیاری کراوە بەپێی ئەو دەسەڵاتی کە لە نظامی پەرلەمانیدا هەیە کۆمەڵێک دەسەڵاتی تەشریفاتیە بەڵێ ینی سەرۆکێکتانەوێت کە پەرلەمان توانای لێپرسینەوەی لەگەڵی هەبێت بەڵێ هەست ناکە ئەم سەرۆکە قسەی من نییە ڕەیەک هەیە سەرۆکێکی لاوازە بێت یەک کێشەمانەیە ئێمە ئەگەر ئێمە خۆمان بەراوردکەین وەکو هەرێمی کوردستان بە ئەمریکا و بە فەڕەنسا و بە وڵاتێکی وەکو تورکیا کە 100 ساڵە دەوڵەتە ئەوە پێم وایە تووشی غەڵەتێکی سیاسی و یاسایی بووین کی ئەمە ئاکات ئەگەر پێمان وابێ جەنابی حاکم کۆمەڵێک نمونەی هێنایەوە کە ئەو نیزامانە بۆ شوازەی و سەرکەوت ئەمە ناڵم ئەو نیزامە سەرکەوتویان سەرکەوتو نیە بەڵام لە هەرێمی کوردستان کە بەشێکە لە عالەم و جیانی یاخود بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەسەڵاتەکان لەلایەن ئەحزاب و ئیستیغلال دەکرێت دەسەڵاتەکان ئیستیغلال کراوە بەڵێ سپاس دەکەم من بێگومان دێمە وڵات دکتۆر عوسمان دێمەوە لای جەنابتان لە کۆتاقسەکانی ئاماژەی بەوەدا وتی ئێمە لەگەڵ ئەوەین کە سەرۆک بەناو پەرلەمانەوە هەڵبژێرێت و کۆمەڵە دەسەڵاتی تەشریفاتی هەبێت و پەرلەمانیش توانای لێپرسینەوەی لە سەرۆک هەبێت ئێوە لاریتان لەمە چییە؟ بەڵێ صاحبی سوڵتەی حقیقی هەموو دەسەڵاتەکان نەکرد پەرلەمان گەلە يعني بمنطق دقوت الشعب صاحب السلطة الحقيقية وأنه مصدر السلطات وشرعيتها. البرلمان شيء كواتا. البرلمان يجقل دنجي بينا ده. ده بهمان شيء. البرلمان وكيله. قد جاي كزياواز هي لا أوبرا برزة أكاديمياني كلاني كم من وقت جنبه مرامك سياسي دانوي ويني كتابات بخوكنا. قلت سرساوي لدايبوني برلمانية سرساوي لدايبوني همو دسلات كان لدستوري همو عالم ببروجة دستوري عراق وبهي تونس وكلو دوادان راوا مازالي فراواني تدا هي بو استفتاء بو راي قل بو لبروي بالذات لسيستمي برلماني انتخاباتي بيش وقت هي لسيستمي سلوكاتي هالبجادني بيش وقت نيا لسيستمي مجلسي هالبجادني بيش وقت نادرا اجنانيه لهمو سيستم كان بلان بانتايكي فراوان دراوە بە ریفراندۆم بەگەڕانەوە بۆگەل و بە تایبەت لە سیستەمی پەرلەمانی بۆ لەبەرەوەی سەرۆکی وڵات دەبێتە حەکەمی نێوان دامەزراوە دەستوریەکان و هەر کاتێ دوو موئەساسی دەستوری تووشی تێکگیران بوون لەسەر یاسایەک لەسەر بڕگەیەک لەسەر ڕایەک لەسەر بۆچوونێک دەڵێن انتخاباتی پێشوەخت دەکرێت ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئامادەی خۆیان پیشاندا بۆی انتخاباتی پێشوەختە بکرێت بەڵام ئەوتێ پارتی دیموکراتی کوردستان لەم ڕەیەک شایە بەڵێ جا ئەمن خزمەتت بکەم کە بەدڵنیایی ئەوانە ریفراندۆم و ئێمە ئینشاڵڵا لە پرۆژە دەستور هیوادارم خاتوونی بەڕێز هاوکارمان بێ نەک هەر حەز دەکەین بەشێک دەمانەوێت دەواازەیەکی تایبەت بۆ ڕایگەل بۆ ئیرادەی گەل بکەینەوە گەڕانەوە بۆ ڕایگەل بیزات لە سیستەمی پەرلەمانی عنسوورێکی هەرە سەرەکی ئەم سیستەمەیە ئەمە یەک دوو من حەز ناکەم هەندێک مەوزوع ئشکالەتی هەندێک وەزع بەکاربێنم بەڵام هەتا ئەم لەحزەیە هەموو حکوومەتەکانی هەرێمی کوردستان کە یەک ئیدارە بوو بێت یان دوو ئیدارە بوو بێت زیاتر لە پارتێک حکومڕانی تێدا کردووە و ناشمەوێت بە دوای ئەوەدا بسم داخوا داهات چۆن دابەشکراوە و گەنج لەکوێ بەرپرسە و فلان و ئەمانە هەر محافظە و بە شێوێکی گشتش حکوومەت واقعێک هەیە کە حەز ناکەم بەم ئاراستەیەدا بسمەوە داخوا ئاوەدانی لەکوێ هەیە ئاوەدانی لەکوێ نییە ئیشکالەتی شتێک هەیە لە کۆتایشدا ئێمە دەوڵەت نین
ئەبێت تحملی مەسئولیەتیش بکەین وەک چۆن دەچینە ناو سوڵتە و گەمی سیاسی دەبێت تحملی بەرپرسیارەتیش بکەین ئینشاءالله بەرەو دەوڵەت و بەرەو لەگەڵ هەموو ئەوەشدا ژیانی ئەم وڵاتی ئێمە بەراورد ناکرێت لەگەڵ مست و لەگەڵ بەغدا و لەگەڵ زۆر شوێنی تر من ئەم بەرنامەیە تایبەت نییە بەڵام بەراوردیش ناکرێت لەگەڵ ئەمریکا وڵاتانە ئەسکەندەناڤیا و بریتانیا ئەسڵەن ڕوونیایەکی هێندە غەڵەتە و هێندە کارەساتە کە تۆ حەزی گەنج و توانای گەنج بەرز دەکەوە دەڵێی لە کوردستانەوە بەرەو سوید کاکە تۆ لە کوردستانەوە بەرەو سویدەوە ناچی ئەبێ 50 ساڵی کە خەباتی زۆر باش بکەین هەتاوەکو تورکیامان لەوێ لەبەر ئەمەیە پێتان وایە کە پەرلەمان مستحیلاتە تۆ بەسەر مێژوو بەسەر واقعدا باز دکتۆر لە پەرلەمان پارتی دیموکراتی کوردستان لە دانیشتنی 23 حوزەیرانەوە تا 90 ئاب وتی ئێمە ناچینەوە دانیشتنەوە بەشداریانتیانە کرد زۆر بە وازەحی باشە ئایا هەست ناکەی ئەمە شەرعیەتدانە بەوەی کێشەکان بە سیاسی و سازان چارەسەر بکەن نەک بە یاسایی و پەرلەمان و ینی شەرعی قانون بەڵێ من لەو ڕۆوە حەز دەکەم بە کورتی بڵێن بەو ئاراستەیە خزمەت دەکەم بەڕێزێک گوتی مەسەلەکە ئەوە نییە مەسەلەوەی ویلایەتی جەنابی سەرۆک کۆتایی هاتووە بەڵام فعلەن خۆی گوتی دەڵێ کۆتایی هاتووە بەڵام لەو لاش دەڵێ ئێمە لە بەردەم حاڵەتی مادەی 15 بونداین نەخێر ئێمە لە بەردەم حاڵەتی کۆتایی پێێنانی ویلایەتین هەموو کەسێکی دەزانێ ئێمە لە بەردەم حاڵەتی کۆتایی پێێنانی ویلایەتین خزمەتکەم ئەگەر کەمێ کاتی زیاترم دێ لەبەرەوەی سێ بەڕێز و عەدالەت لە کاتداوێ من سوپاس دەکەم بە گوێرەی یاسای ژمارەیەک بە گوێرەی یاسای ژمارە 90 حوزەیران ئێمە لە بەردەم حاڵەتی کۆتایی پێێنانی ویلایەتین مەسەلەی چۆربوون لەم سێ حاڵەتە بەدەرنیە یان دەستورەکان بە مطلقی باسییان کردووە دەڵێت چۆربوون لەبەر هەر هۆیەک یان بە شێوەی نمونەیی دەڵێ چۆربوون لەبەر وازهێنان و نەخۆشکەوتن و هەر هۆیەکی تر یان علاسەبیلی حەستی پێ دەڵێن لەسەر شێوەی گشتگیری دەڵێن لەم حاڵەتانە بە چۆربوون دادرێت هەموو فقهی دەستوری بێنە بە دەستوری عێراق بە پرۆژە دەستورەکەەوە بەو دەستورەش کە برانمان لەلایەنە سیاسەکان پێشێش کردووە بە دەستوری عێراقەوە کاتێک چۆلبوون و کۆتایی پێهێنانی ماوە لێکتر زیاکرایەوە ئیتر تۆ حاڵەتی چۆلبوونت زیاکردێتەوە لە حاڵەتی کۆتایی پێهێنانی ویلایەت و ئێمە لە بەردەم مادەی 15 باشی چۆلبوون دەکا و مادە 16 باسی کۆتایی پێهێنانی ویلایەت دەکا ئەوی تێر بەو برا بەڕێزە بڵێم ئەگەر تۆ ئیشکالێتت لەسەر خاوێنبوونی ڕاپرسی و ڕایگشتیە کە پەرلەمانیش هەر بەم واقعە هەڵبژاردننی بۆ دەکرێت ئەمە جیا لە ئەسلی مەوزوعەکە لە شەریعەتی دەنگی گەل لایەنەکان ترسیان لە چییە؟ تۆ هاتووی کێشەیان لە ڕایگەلە یا ترسیان لەوەیە کە لە وەرگرتنی ڕایگەل ساختەکاری ئێمە دەبێت ئەو دووڕێیە لێک جا بکەینەوە من زۆر متئاسفم یەکێک لە تەبلیغەکان دەڵێ وەڵا لەبەرەوەی تەزویر دەکرێت کاکە بۆ پەرلەمانی شەروان ناکرێت ئەگەر ئەمە گریمان چەندی ڕاستە چەندی ڕاستنیە من ناسمە ناو سجلی ناخیبین و انتخابات و فلان و ئەمانە ئەوە ڕۆژێک زەنابەت تۆ پێت وایە چییە؟ ئەوە ڕۆژێک زەنابەت دەتوانی دەستەی کۆمیسیۆن بانگ بکەیت لەگەڵ ئەو بەڕێزانەی شارەزان لەو بارەدا کار دەکەن فعلا دەخوا انتخابات تەزویری هەیە نیەوە مەوزوعێکەیە ئەسلی مەوزوعەکە شەریعەتی تا چەندە ئەسلی گەڕانەوە بۆ ڕایگەل لەو کاتانە گرفت دروست دەبێت چی لە نێوان پارتە سیاسەکان چی لە نێوان دوو دامەزراوەی دەستوری حەکەمی ئەوە تەخیتە نادەبێت گەل بێت دکتۆر بۆی کاتەکەت ئاگامان لە کاتەکە بێت پێم بڵێ زۆر بە کورتی ئەم لایەنانە بۆچی نایەنەوێنەوە بگەڕێنەوە بۆ ڕایگەل و سوورن لەسەرەوەی لەناو پەرلەمانەوە هەڵبژێر چکە دکتۆرە بار واڵێت مامۆستا فەراد وایوت مامۆستا ئیسماعیلی ژواڵێت گۆڕان و یەکگرتو و کۆمەڵن یەکێتی ژەرواڵێت من هەموو لایەنەکان بە شێوازی زۆر بە زۆر ئیعتیباریان هەیە و دەنگی گەلیان هەیە و حەزوریان هەیە لە کاری سیاسیدا و بیزار من دەمەوێت تەقدیری ڕای یەکگرتو بکەم و ئینکاری ئەو هەڵوێستا نابەرپرسانە و ئەوانە بکەم کە لە هەندێک لایەن یان لە ڕای گشتی بە شێوەیەک لە شێوەکان چاواشەکاری لەسەر هەڵوێستی بەرپرسانەی ئەو دەکرێت ئێمە دوو حاڵەت هەیە یان ئەوە تا بە زمانی دیالۆگ تەنانەت کاکە وەڵامی پرسیارەکەم بیتەوە کات لە یەکەم کات ینی کاتی خۆت بۆ سوپاس دەکەم پێت وایە ئەم لایەنانە گۆڕان و یەکگرتو کۆمەڵ و یەکێتی بۆچی سوورن لەسەر ئەوەی کە لە ناو گەلەوە سەرۆکی هەرێم هەڵ نەبژێنێت سەراحەتت دەوێ زۆر سەراحەت وەکو خۆم هەرچەند بیری لێ دەکەمەوە تێناگەم خوێندنەوەی پشتی ئەم بابەتە لە چیەوە دێت چونکە تۆ تەشریع و قەزا و فقهم بۆ بێنە لە هەموو کتێبی شەرق و غەرب ئەوانەی قسەیان لەسەر سیستەمی پەرلەمانی کردبێ هەر سێ میکانیزمی سەرەکی دیموکراسین سەرۆک لەگەلەوە هەڵبژێرێ یان لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێرێ یان بە شێوەی مختەڵەت کە پێویست کەواتە تۆ سەری لێ دەرناکەی کە ئەمانە بۆ ئەمن سەری لێ دەرکردنەکە تەنها بە یەک دێرە بۆشکاندنی ئیرادەی سیاسی پارتێکی دیاریکراوە و بۆ وەرگرتنەوەی ئەو متمانە و ئەو مافەیە لە دەنگی گەل و لە ڕای گشتی خەڵکی کوردستان دکتۆرە بار وەڵامی ئەخیر قسەی بیتەوە
بەڵێ لە ڕاستیە پێشەوەی وەڵامی ئەخیر قسەی بەمەوە حەزەکەم ئێمە قانونین قانون وەکو خۆی بگەێنینە خەڵکی تر مادەی 16 لە یاسای سەرۆکایەتی هەرێم باز لە کۆتایی هاتنی ویلایەت ناکە باز لەوە ئەکا ئەڵێ لەم حاڵەتانەی خوارەوەدا ویلایەتی سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمانەوە کۆتایی پێدەهێنرێ واتە هێشتا مدەی ویلایەتەکەی ماوە بۆ نمونە لە ساڵی بۆ 4 ساڵ هەڵبژێردراوە سەرۆکی هەرێم هەر کەسێکە لە ساڵی سێمە حاڵەتێک لەو حاڵەتانە درو دەدا کە لە مادەی 16 ڕیزی کردووە ئیستیقالە ئەدا یان سێ لە سەرچواری ئەندامانی پەرلەمان لە یەکێ لە حاڵەتەکانی شکاندنی دەستور و ئەوانەی کە لە مادەکە ڕیزکراوە ڕوو دەدا لەم حاڵەتانە پەرلەمانی کوردستان بە بڕیارێک کۆتایی بە ویلایەتەکەی دەهێنێ من کاتی خۆم دەدەمەوە خوشکم با نقطە نوزانێک وەربگرم چکەوا دەزانم ڕێیەکەی من وەک خۆی نەگەێت من کاتی خۆم دەدەمەوە جەنابەت شکاندنی ئیرادی من کاتی خۆم لەسەر مادەی 16 دەگەێنم ئێمە نە لە بەردەم مادە 15 داین نە لە بەردەم مادە 16 داین نەخێر من گوتم دوو مادەی سەرەکی باز دەکات مادەی 15 باسی چۆربوون دەکات مادەی 16 باسی کۆتایی پێێنانی ویلایەت دەکات لە پەرلەمانەوە باسی کۆتایی ویلایەت ناکە کۆتایی هاتنی ویلایەت نییە لە مدەکەی کۆتایی بەس ئەگەر ئیزازە بفەرمووی کاتەکەی من بدۆ بۆ خاتونە مادەی 15 دەڵێ ئەگەر لەبەر هەر هۆیەک چۆر بوو سەرۆکی پەرلەمان ممارەسەی دەسەڵاتەکانی دەکات بۆ ماوەی 6 ڕۆژ هەتا هەڵبژاردن دەکرێت من دەڵێم بە هیچ ئێوە ئەڵێن ئێستا سەرۆکی پەرلەمان ممارەسەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمەکە لەبەرەوەی چۆڵ بووە لەبەرەوەی نقطەی لەبەرەوەی چۆڵ بووە ئەڵێ بە هەر هۆیەکارێک چۆڵ ببێ هۆکارەکەی دیاری نەکردووە لەبەرەوەی بە مطلقی هاتووە ئەوە اینجا سەبارەت بۆی کە جەنابیان دەڵێ ئێمە تۆت لەوە دەست پێ بکە شکاندنی ئیرادەی بەڵێ ئەڵێت بە دیاریکراوی ئەڵێ بۆ شکاندنی ئیرادەی پارتێکی دیاریکراوە کە پارتی دیموکراتی کوردستانە و بۆ وەرگرتنەوەی ئەو حەقەیە لە هاوڵاتی کە مافی هەبێت بە دڵنیاییەوە من چ ئەگەر وەکو بزوتنەوەی گۆڕان قسە بکەم ئەگەر ڕێگە بەخۆم بم لە جیاتی ئەو 4 حیزبەی تریش لە جیاتی هەر سێ حیزبەکەی تریش کە پرۆژە یاسامان پێشکەش کردو بۆ پەرلەمان لەبەرەوەی لەوانەیە من نزیکترین کەس بم لەو پرۆسەیەوە بە حکمیەوەی لە لیژنەی یاسایی بووین ئەوانە بە هیچ شێوەیەک هەدەفەکە ئەوەی نەبووە کە شکاندنی ئیرادەی پارتێکی سیاسی بێ و بەڵکو هەدەفەکە ئەوە بووە کە ئێمە پێمان وا بووە کە نیزامی پەرلەمانی لەم حاڵەتەی ئێستادا گونجاوترین حاڵەتە بۆ کوردستان ئەمە یەک دووهەمیان پێمان وا بووە چارەسەرێکی پێ بۆ ئەو کێشەیە کە ئێمە ئێستاتیایین وەکو پێشتر باسم کرد وەرگرتنەوەی ئەو حەقە لە خەڵک وەکو بزوتنەوەی گۆڕان ئەو تێری ئێستا لە دانیشتنەکانە با تێبینێک لەسەرەوە بڵێم دکتۆرە ینی لە ڕۆژی دووەمی دانیشتنەکانە من با بینەری شاگەدار بێت ئەو لایەنانەی ناو دانیشتنەکان بڕیارتان داوە کە قسە بۆ ئەعلام نەکەن بۆ ئەوەی ئەعلام لێتان تێک نەدا من ئەمەوێت ئەوە بزانم ئایا ئێوە ئەتانەوێت ئەعلام لێتان تێک نەدات چونکە کۆمەڵی شت باس ئەکرێت کە بە دڵی گەل نییە و ئەعلامی گەیەنێ بەگەل یان شتی تر باسەکرێت و کەس ئاگای لێنیە ئێوە چۆن ئەو حەقە بە خۆتانەدەن لەناو ژوورێکە بە دوو نەفرەوە لە بری تەواوی دەنگدەرانی گۆڕان و حەقا من کە هاتووم بۆ ئەم بەرنامەی نەهاتووم باز لە مەسەلەی سازان بکەم چکۆ مەسەلەیەکی جیاوازە ئەوە لەبەر ئەوە نییە کە ئێمە نامانەوە قسە بکەین بۆ دەنگدەرانی گۆڕان تا ئێستا ئەوەی کراوە تەنها ئاڵوگۆڕی بیر و ڕابووە نقاتی هاوبەشمان هەیە نقاتی ناکۆکیشمان هەیە نەگەیشتوینەتە بڕیار با قسەکانم تەواوکەم اینجا پرسیاری وەڵام نادەمەوە تا وەڵام ئەزانی بەڵێ ئێمە ئەزانی من نهاتوم بۆ بەرنامەی باز لە مەسەلەی سازان بکەم بەڕاستی هاتووم بەس لەوە بکەم لەو پرسیارەی کە جەنابەت ئێستا عەرزت کردووە ئەو پرسیارە دکتۆرە باشە 4 جار کۆبووینەتەوە بەڵام ئێمە وەکو یاساییەکان 2 جار لە کۆبوونەوەکان تا ئێستا ڕەئیمان گۆڕیوەتەوە خاڵی هاوبەشمان هەیە خاڵی ناکۆکمان هەیە نەگەیشتوونەتە هیچ بڕیارێک لەبەرەوەی نەگەیشتوونەتە هیچ بڕیارێک بۆیە ئیعلانمان نەکردووە بەڵێ خاڵەکە چیەکە لێی وەستاون هەردوو لاو ناڕۆن یعنی ڕێک ناکەون لەسەری جارێ بیرروڕە ئاڵوگۆڕ کراوە جارێ ویستومانە بزانین ئێمە ئەمانەیە سازان لەسەر چی بکەین ئەمانەیە بگەینە چی تەڵەباتی هەرلایەن بڵێ تا ئەزانین ئێستا سازان لەسەر چیەکەین لە داهاتووە ئیشەڵا ئیعلانیەکەین سەبارەت بۆی کە ئەوتم ئێمە شکاندنی ئیرادەی خەڵک نییە و سەبارەت بۆی کە سنەوەی مافیش بێ لە خەڵک بە هیچ شێوەیەک نیزامی پەرلەمانی سنەوەی ماف نییە لە خەڵک بەڵکو ئەوە ممارەسەکردنی خەڵکە لە ڕێگەی دیموکراتیەکی غێر مباشرەوە کاکە تۆ باسی ئیستیفتان بۆکەی باسی هەڵبژاردن بۆکەی لە ناوگەلا بەڵام تا کۆمیسیۆنەکە ئیعلانی یەکاڵێ من نۆمانی ترمەوێ بۆی کە هەڵبژاردن بکەم ئەی ئەمە ئەم نۆمانگە چی لەم کوردستانە بکەین دکتۆرە ئەو خاڵە ڕوونکەیتەوە
ئاماژەی بە شتێکدا وتی نازانین ترسیان لەوەیە کە ساختەکاری نەکرێت یان مەسەلەکە چیە ئەوە ترسان لەوە هەیە ئەگەر ڕیفراندۆم بکرێت ساختەکاری تا بکرێت بۆ ئەسلی مەوزوعەکە شەریعەتی هەیە یان ئیشکالێت لە سزل لە تۆماری ناخبین هەموو مەوزوعات لێک زیایە ئایا تۆ ئیشکالێت لەگەڵ گەڕانەوە بۆ گەل هەیە من پێم وایە ئەمە کارە ساتە نا ئێمە ئیشکالێتمان لە گەڕانەوە بۆ گەل میکانیزم هەیە ئەمە مەوزوعێکی ئەمە ئیشکالێتمان لە گەڕانەوە بۆ گەل نییە هین چونکە لە هەڵبژاردننی لە پەرلەمانی شۆ هەر گەل قەرارەیە کاڵین گەل سەرچاوی دەسەڵاتەکانە بەڵێ ڕاستە ئەوە مەبدەیەکی ئەساسیە ئەلفوبی دەستورە لە دەستوری هەموو وڵاتێکە بەڵام ئەم سەرچاوی دەسەڵاتە هەندێک جار گەل بە مباشری ممارەسەیەەکە هەندێک جاریش بەغێر مباشری بۆچی لەبەر ئەوەی کە لەم زروفەی هەرێمی کوردستاندا ئەوە گونجاوترین نظامە وڵا ئەگەر ڕێگان بدەیت بڵێ جگەلەوە دەمانێت نظامەکە نظامێکی پەرلەمانی تەواو بێت کە لە نظامی پەرلەمانی تەواوە سونائیە سوڵتەی تەنفیزیمان هەیە و هەماهەنگی و هاوسەنگیمان هەیە ئێمە پێمان وایە لە هەڵبژاردننی سەرۆک لە ناو گەلدا ئەم هەماهەنگی و هاوسەنگیە تێگەچێ هەماهەنگی و هاوسەنگی لە نێوان دەسەڵاتەکان واتە دەسەڵاتی تەنفیزی جۆرێک لە ڕقابەی بەسەر دەسەڵاتی تەشریعی هۆی دەسەڵاتی تەشریعیش بە هەمان شێوە بەڵام سەرۆک لە نظامی پەرلەمانیە مەسئول نییە سیاسیەن یعنی پەرلەمان نابێت لێ بپرسێتەوە مادام پەرلەمان نابێت لێ بپرسێتەوە دەبێت دەسەڵاتەکانی تەشریفاتی بن بۆی تەشریفاتی بن دەبێت لە ناو پەرلەمانەوە هەڵبژێرێ ئەگەر لە ناو گەلەوە هەڵبژێرێ خۆی بە گەورەترە زانێت لەوەی کە مامۆستافەرات ئێوەش لەگەڵەوەن کە سەرۆکی هەرێم هەر کەسێک بێت دەسەڵاتەکانی تەشریفاتی بێت و پەرلەمان لە هەر لەحزەیەکە ویستی بتوانێت لێ بپرسێتەوە بەڵێ ئێمە بۆ چونمان وایە لە ناو سیستەمی پەرلەمانی بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان ئەگەر سەرۆک دەسەڵاتی هەبێت دەبێت بەرپرس بێت لە بەردەمی پەرلەمان مافی بانکردن و حزور و تەوزیحات و ئەوەی هەبێت بۆ ئەتیباری ئەوان نوێنەری گەلن و ئەو سەرۆکەش تەمسیلی دەسەڵاتی باڵای هەرێمی کوردستان دەکاتن ئەمە یەک دوو لە هەندێک بواردا دەبێت مافی ئەوەی هەبێتن کەەوە شەریعەتیشی لێ بسێنێتەوە مەسەڵەن خوا نەخواستە خیانەتی عوزما کەەوە لە هەموو دەستور یاساکانی دنیا هەیە بۆ نمونە حینسیەمین ئەگەر مەثەڵەن سوێندیشکان یا پێشێری دەستوری کە لەگەر دەستورمان نەبوو ئەوە بوارانن کەوا دەبێت سەرۆکی هەرێمی کوردستان لەو کاتەدا نابترێتن ئەگەر سەرۆک دەسەڵاتی هەبوو دەسەڵاتی هەبوو دەبێت لە بەردەمی پەرلەمان مەسئول بێ ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان دیارە پێنج لایەنە دیدگای جیاوازمانێ لە سیستەمی پەرلەمانی متفقین لەسەر کە سیستەم پەرلەمانی بێ چوارمان پێمان وایە دەبێت سەرۆک لە نێو پەرلەمان هەڵبژێردرێ پارتی پێی وایە دەبێت لە نێو گەڵ هەڵبژێردرێت ئێمە لە ناو چوار لایەنەکە پێمان وایە سەرۆک دەبێت هەندێک دەسەڵاتی هەبێت ناکرێت دەسەڵاتی نەبێت چونکو لە 2000دا سەرۆکی دەسەڵاتی نەبێت 2000 بۆ چیە بێ سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەر هەموو دەسەڵاتەکانی لێ بسێنەوە دیدنی چێ خۆ ناوێنەوە ماڵان ئەبێنەوە دەسەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەت ئەو کاتە یەک تاک هەموو دەسەڵاتە عسکەری و ئەمنی و دیبلۆماسی و مالی و ئیداریەکان زۆر خەتەرە لەبەر مەسەلەی دیکتاتۆریەت ئێمە مالیچمان بینی لە عێراقدا لە زۆر وڵاتی دیکە بینیومانە کاتی خۆی هێتلەر لە ئەڵمانیا لە زۆر ئەزمموی دیکەی جیهاندا بووە دەسەڵات کاتێکەوە هەموو قەتیز بوو لە بەردەمی یەک شخص قدرەتی ئەوەی هەیە ئەو وڵاتە باقارێدا بە بۆ چونکو هاوسەنجی تێکەچێت دەسەڵاتێکی دیاریکراو هەیە تێبینیتان لەسەری هەبێت بەڵێت نوێنەری ئێمە بەڕێز مامۆستا بوبەکر هەڵەدمی لە نێو لێژنەی یاسایی کە جەنابی دکتۆرە بەهارخان ئەندامی لێژنەی یاساییەکەیە ئەوەی گوتووە کە دەبێت سەرۆکی هەرێمی کوردستان فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان بێ لە پاڵ دەستگایەکە جێگری سەرۆکی هەرێم و وەزیری پێشمەرگە و با بڵێن فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە مەسئولی هێزی بەڕۆوانە خۆی تەنها بێت دەستگایەک ئەوە بەخۆی شخصیەکەمە لە کاروباری پێشمەرگەی ئەمە یەک دوو دەسەڵاتی دیبلۆماسی و علاقاتی خارجی پەیوەندی دەرەچەکان ئەگەر لای سەرۆکی هەرێمی کوردستان بێت دەکرێت باشتر بێ بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەو سەرۆکی کە هەیە هەر کەسەکە خۆمە دەستور ئەم یاسای بۆ چوار ڕۆژە نانووسینەوە بۆ هەر کەسێکە بتوانێت نوێنەرایەتی گەلی کوردستان بکە وەکو لە لوتکەی باڵایە لە وڵاتانیش کە بینیان سەرۆکی هەرێمی کوردستان نوێنەرایەتی علاقاتی خارجی دەکە هەڵبەت ئیهتیمامەکە بە هەرێم بەرزتر دەبێت سێ پێمان وایە منەسیقی عەلا بێ بۆ پەیوەندیکردن لەگەڵ حکوومەتی ناوەندی و بەغدا ئەم دەسەڵاتانە ئێمە پێمان وایە پێویستە لای سەرۆکی هەرێم بێت بەڵام دەسەڵاتی دیکەی ئیداری و ئەمنی وانە هیچ پێویست نییە و ئەگەر دەسەڵاتیشی بوو ئێمە پێمان وایە وەکو یەکگرتوو دەبێت بەرپرس بێت لە بەردەمی پەرلەمان و پەرلەمانی کوردستان ئەو جیهەتەیە سەرۆک دەچێتن لە بەردەمیدا تۆزیحات دەدا بۆ نمونە سیاسەتی خارجی بەیان دەکات ئێمە لەگەڵ وڵاتانە بەو شێوە بووین پەرلەمانتانیش پرسیار دەکەن مامۆستافەرات ئێوە ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانن لە ئێستاە دانیشتن هەیە و بۆەوەی بگەن بە سازان و بگەن بە خاڵی هاوبەش و لە کۆتاییدا ئیعلانیکەن بۆ ڕای گشتی و بۆ ئیعلام ئەوەی ئێستا مناقەشەی لەسەرەکرێت ئەوەیە لە دوای 2 ساڵ کێ سەرۆکی هەرێمە بێت و چۆن هەڵبژێرێت یان مناقەشەکە لەسەر ئەوەشە کە ئێستا
کاک مەسعود بەرزانی ویلایەتی کۆتایی هاتووە و دەسەڵاتی نییە و ناتوانێت ممارەسەی بکات. بەڵێ ئەوە کە بەڕێز مەسعود بەرزانی دەسەڵاتی کۆتایی هاتووە ئێمەوە ناڵێن یا ساوا دەڵێ هەمومان متتەفقین بە پارتیشەوە هەموو کۆبوونەوەکانیت لە پێناو دەرچەیەکە لە چوارچێوەی ئەو بڕگە یاساییە ئەمە یەک دوو ئێمە ئەگەر مەسەلەن بۆ نمونە لە 19 ئابۆ تا ئەمڕۆ بە هیچ نەگەیون و تا چەند ڕۆژکە ئینشاڵڵا پشتیوان بەخوا بگەین تا ئەو بینە هەمومان نەزانین ئێمە لە دۆخێکدان پێویستیمان بۆیە بە خەڵکی کوردستان بڵێن وەکو پێنجدانە سەرەکی هەرێمی کوردستان کە ئەوە تا ئێمە لەژێر سێبەری مێزی گفتوگۆ بە حیوار و بە لێک تێگەیشتن گەیشتینە ئەو بڕیارانە و بۆ خەڵکی کوردستان ڕابگەێنین دۆستانێشتا 2 ساڵی تری بۆ درێژ نەکراوەتەوە سەرۆکی هەرێم نەخێر بۆ هیچمان چونکو خۆ حتا پارتیش خۆ پارتی ئێستا 30 کورسیە نەیتوانێت بە یاسا چارەسەری بکات ئێمەش نەمانتوانێت چارەسەری بکەین چوار لایەنەکە ئەگەر ئەوە بیر نەبەرچاومان کە ئێمە ئەو پێنج لایەنە ئەو پێنج لایەنە لە بیری دۆزینەوەی دەرچەیەکی لە چوارچێوەی یاسادا خۆشبەختانە لە کۆبوونەوەی شەوی 19 مان کە بە ئامادەبوونی نوێنەری ئۆباماش لەوێ دەرێ بوو وڵاتانی دیکەش لەوێ دوای کۆبوونەوە مناقەشێکی زۆر لەسەر کۆمەڵێ مەبادی سەرەکی گەیشتنە نەتیجە مەسەلەن یەکەم سیستەم پەرلەمانی بێ دوو کەس ناڵێ با فلانەکە سەرۆکی هەرێم نەبێ خاڵێکی دیکە ئێمە پێویستیمان بۆیە چاکسازیی بنەڕەتی لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان و سەرجەم ئۆرگانەکان بە ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و ئەنجومەنی دادوەریش بکەینەوە ئەنجا ئەمانە بەڕاستی خاڵی گرنگن کە وەکو مەبادی و بنەما پێگەیشتوین بەڵام لە 2000 پێویستی دواتر ئەگەر پێویست بوو قسەی لەسەرەکەین بینەرانی ئەزیز ناوبڕێک وەرەگرین لە دوای ناوبڕەکە بە پرسیاری میوانەکان بەرداوامە بین لەگەڵتان. بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێم و کۆتایی بەردەوامین لەگەڵتان دەچینە لای کاک هەڵوەند بۆی پرسیارەکەی بکات و ناوی خۆت ناوەکەمان وتووە بزان پرسیارەکەت لەکێیە. پرسیارەکە من بۆ هەر چوار لایەنە بەخێرا بە دیاریکراوی مەبەستە جوابت بات. وەڵاهی زیاتر هەر چوار لایەنە چونکە پرسیارەکە تایبەتە بە هەر چوار لایەنە کورتیشە. بەڵێ ئێوە نەدەسازێن ینی وەڵامێکی ئەوەتان نییە و نە لە هەڵبژاردننی پێشوەختە دەکرێت و نە لە سازانیش دەکرێت بۆ ئەم 2 ساڵە بە پۆستەکەی سەرۆکی هەرێم بە بەتاڵی بمینێتەوە بەڵام دەسەڵاتەکەی بڕاتن لە بۆ ئەنجومەنی وەزیران چونکە حکوومەتی بنکە فراوانی لەسەر پێک هاتووە ئەم حکوومەتە با بڕیارەکان بدرێتەوە سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ بڕیارەکان بدرێتن و دەسەڵاتی هێزی تەکداریش بدرێتە وەزیری پێشمەرگە ئایا بۆچی وەزیری پێشمەرگە بە دوای ڕێی خۆیان دەڵێن ئەچینە لای کاک گۆران فەرموو. میوانە بەڕێزانە دەکەم پرسیارەکەم لە بۆ کاک عوسمانیە کاک عوسمان دەکەم کاتی خۆی سەرۆکی هەرێمی کوردستان ڕازی بوو کە لەناو پەرلەمان 2 ساڵی بۆ درێژ کرێتەوە ئایا کاک عوسمان بۆچی ئەو جارە ڕازی نییە لە پەرلەمان ئەم ینی هەڵبژاردن بکرێت. زۆر سپاس بۆ جەنابیشتان کاگڕێکان مایکەکە بەی بە کاگڕەکان دەکەن بێ بەس لە ناوبڕەکەش پێتم گۆدەگە کاتێکی کەمە وڵی ئەبێت تەوازن بێت هەریەکە بە یەکسانی. بەڵێ باسی خەمی کوردستانە دەکرد هەوڵاتیانی کوردستان من لە کاک عوسمان دەپرسم ئایا کە جەنابی سەرۆک دەستوری گەڕاندەوە پەرلەمان ئایەوە لە خەمی کوردستان نەبوو خەمی هەوڵاتیانی کوردستان نەبوو کە قسەیەکی کردوتی نایگەڕێنەوە دوایە پەشیمان بۆ لە قسەکەی گەڕاندیەوە ئایا ئەوە لەو پرسیار بەشەی پرسیارم تەواو بوو پرسیاری دووەم لە بۆ بەهارخان ئەخیر پرسیارتە فەرموو لە دکتۆرە لە کۆبنەوەی 19 مانگ 19 ئاب بڕیارتاندا لە کۆبنەوە پێنج قۆلەکە دوا بخرێ کۆبنەوەی پەرلەمان دوا بخرێ بەڵام پەشیمان بوونەوە ئەوەش لەبەرەوە بوو کە سەرۆکی پەرلەمان قسەی خۆی نەخواتەوە بۆ جەنابی سەرۆک قسەی خۆی خواردەوە بۆ سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس دەکەم یەبوورە داوای لێبوردن نەکەم هاوڕێی تریشەیە پرسیارە ببوورە کاگڕێکان تکایە هاوکاری هاوڕێکانت بکە داوای لێبوردن نەکەم ناتوانیت کاک شەکوور مایکەکە وەرگری پرسیار بکەیت تکایە کاتەکە و مایکەکە و کامێراکە استیغلال مەکە بەڕێزم. سەرۆکی هەرێممان لە بۆ هەڵبژێریکە کاک فایق بینیمان چ فەزیعەتە چ تکایە مەچۆشتی شەخسیەوە تکایە مایکەکەی بگوژێننەوە تۆ بەرنامەکە بەکارێنی بۆ شتی شخصی خۆت نا استغلالی کاتەکەت کرد بۆ شتی شخصی بڵێ. فەرموو کاک شەکوور فەرموو. خی بەخشندەی میرەبان دوو پرسیارم هەیە ئاراستی جەنابی فەرموو کاک دکتۆر عوسمانی شەکوور عەلی ئایا هێشتنەوەی شکۆی پەرلەمان گرنگتر نیە لەوەی کە هەموو یاسا و پرەنسیپەکان وەلا بندرن یاخود ژێر پێ بخرێن لە مەسلحەتی شەخسێک یاخود حیزبێک یاخود کەسێک دووەمینیان
ئێوە زۆر داکۆشی لەوە دەکەن کە جەنابی سەرۆکی هەرێم زۆر زەرورە بۆ مانەوەی لە کوردستان لە پۆستەکەی. ئایا پێمان بڵێن کام قەیدان هەیە لە کوردستان سەرۆکی هەرێم هەتا ئێستا چارەسەری کردی؟ هەم لە قەیدانی دارایی لە قەیدانی سوتەمەنی وزێ هەرچی سپاس دەکەم وازحن کاک سرود بۆ وەڵام نەدەینەوە کەمێک بۆی هەموو پرسیارەکان بکرێت دیتر بەسەرێکە وەڵامی پرسیارەکانیان خۆش بەرنامەکە دەکەم بەخێراتنی و گەنجانە و پەرلەمانتار و بەڕێزانە دەکەم پرسیارەکەم ئاراستەی کاک عوسمان ئایا کە مەسعود بارزانی سەرۆکی هەرێم لاوەتەی دەست بەکار بووە ئەو پێشەرکاریانە کە هەمومان دەزانین بەرپرسە سەربازەکان هەرێم چی دەکەن و چی ناکەن کامیان داوەتە چێی داوەتە دادگا و لێکۆڵنەوە لەگەل چێ کردووە پرسیارەکەی تریش ماسی کاک فەراد دەکەم کاک فەراد ئێمە بە خۆتان و هەموو ڕایگشتی و هاوڵەتانی کوردستانی دەزانن مێژوەیەکی تاڵمان لەگەڵ 50 بە 50 ڕوونکردنەوەی سەبات ئەو 50 بە 50 نۆزدەی ئەگەر بکرێت ئەزیەت نەبێ کاتم نەماوە ببوورە کاک بەهادین کاک بەهادین فەرموو پرسیارێکم پرسیارێکی من هەرسەی بارخانەکەم باخان باشە ئێوە دەڵێن هاوڵاتی دەبێت سنتەری بڕیار بێ باشی ئێوە یەکگرتووی ئیسلامی بەشێک لە یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان بەشێک لە یەکگرتوو بەشێک یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمانە خۆتان دەڵێن زۆرینەی خەڵکی کوردستان پێک دێنن ئایا ئێوە هەمووتان نەترسن بەرامبەر پارتی ڕێیگەل سەرچاوە بێت پرسیارێکی دیگەشم ئایا تکایە بۆی ئەو کاکێش مەجای یەک پرسیاری هەبێت تۆڵی باشە و پرسیارێکی یەک پرسیاری کاک دیاردار عەفو ئێمە کۆبوونەوەی پێنج قۆڵی چوار قۆڵی کرد لە حرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر و سلێمانی کۆبوونەوەی پێنج قۆڵی چوار قۆڵی بۆ نابنە کەرکووک ئێستا خۆمان نەزانین کەرکووک بەشێکی هەرە بەشێکی گەورەی دانەبراوە لە کوردستانە خەمی هەرە گەورەی کوردستان کە زۆر سپاس مەبەست گەیشتووە کاکشۆن زۆر سپاس فەرموو کاکشۆن سڵاو بەخاتنی میوانە بەڕێزەکان دەکەم حکمت لەسەوەری یاسا تەطبیقکردنی کاک دکتۆر لەو مەملەکەتە ئێمە یاساکان خەریکە تیرۆ دەکرێن لاەنە سیاسەکان کۆبوونەوەکەن سازانەکەن بۆ ئەوی نەسازێن کاتان لێ دەکەم بسازێن بۆ ئەوەی چاکسازەکانی عبادی چاکسازەکانی عبادی چیز لە شەڕەفی کوردەداتن سوپاس زۆر سپاس کاک فرسەد وەکو دوا پرسیار مایکەکە بچێتە لای کاک فرسەد ئازێر نەبێ دوو پرسیارم بۆ دکتۆر یەک پرسیار بێ سوپاس دەکەم بەس یەکەمیان ئەمڕۆ جەنابی سەرۆک بارزانی وابزان پێشوازی کرد لە بەرپرسێکی گەورەی وڵاتی نەرویج کە لەو کۆبوونەوەیە وەزیری پێشمەرگە کاک مستەفای سێقادر و لەگەڵ چەند بەرپرسێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بوون ئایا ئێوە کە شەرعیەت لە بارزانی بە شەرعیەت نازانن ئەی چۆن قبوڵیەکەن وەزیری پێشمەرگەتان بچێتە ئەو کۆبوونەوانەوە پرسیاری دووەمم ئێوە ئایا بزوتنەوەی گۆڕان کە ئەمەندە پێداگیریەکە لەسەر مەسەلەی سەرۆکایەتی ئایا بۆ شاردنەوەی شکستەکانی خۆیەتی لە ناو حکوومەت کە تا ئێستا نەیتوانی و یەک قەیرانیش تا لەسەر بکات زۆر سپاس دکتۆر وەڵامی پرسیارەکان سەرۆکێکی بەهێز لە وڵاتدا من بە پرسیارەتێکی نیشتیمانی دەزانم و لەو ڕۆژەوە نەفەسی لێک تێگەیشتمان زۆرە لەگەڵ برایان لە یەکگرتووی ئیسلامی سوڵتا مقابلی مەسئولیەتە هیچ کێشێکمان نییە دەسەڵاتەکان تەوزیع بکرێن لە نێوان دامەزراوە دەستوریەکاندا دیموکراسیەت بەهێز دەکات نەک مالکی و عبادی و غیری ئەوانە ببنە دیکتاتۆر هەموو منتەقی فقهای دەستوری دەڵێ لە نێوان دوو شوعبەی پەرلەمان یا لە نێوان سونایی سوڵتەی تەنفیزی سەرۆکی وڵات و حکوومەت دەسەڵاتەکان دابەش بکرێن بە مەرجێک هیچ دەسەڵاتێک بە تەنیا ممارەسە نەکرێت تەواو لەگەڵ ئەوەداین کە بەڵێ دەبێ نەک بە تەنیا لایەنێک لەژێر بەرپرسان بێت لە سیستەمی پەرلەمانی ڕقابەی متەبادیلەیە چاودێری جوولایانە هەیە لە نێوان دامەزراوەکاندا ئەسڵەن کێشەمان نییە لەگەڵ سیستەمی پەرلەمانی پارتی بۆ پێی وایە کە پێویستە لە لای گەل بێ پێمان وایە شەرعیەتی دەنگی گەل بەهێزترە لە شەریعەتی پەرلەمانی و دیفاع دەکەین لەو یاسایی کە ساڵی 2005 بە تەوافقی هەموو لایەنە سیاسەکان لە ناویشان دەبران لە یەکێتی نیشتیمانی کە گۆڕانیش بۆ بەشێک بووە لەوان و یەکگرتووی ئیسلامی ئەوانی تریش کە بەشێک بوون لەم پرۆسی ئەم یاسایا دانراوە ئێمە کێشەمان لەسەر میکانیزم نییە ئەگەر بڕیارە کێشەمان لە سەر میکانیزمە بێ وەکو چۆن بەڕێزێک گوتی دەستوری گەڕاندەوە بۆ گەل ئێمە دەستورمان نەگەڕاندەوە بۆی لە پەرلەمان بخەوێت دەبێت بگەڕێتەوە بۆ گەل دوازار دیسان ئەم میکانیزمەش بە هەمان شێوەی دەستور کە مەسەلەیەکی سەرف دەستوریە دەمانەوێت بگەڕێتەوە بۆ گەل ئێمە پەرلەمان وەکو هەر موسسەیەکی تر لە لامان پیرۆزە پەرلەمان تەسیری ئیرادەی گەل دەکات بۆ یاسادانان بۆ ڕقابە بۆ چاودێری دارایی بۆ هەموو بارەکانی تر و لەگەڵ تۆکمەکردنی ئەو موسساتین لە هەموو ڕوویەکەوە ئێمە نەکرد سوکاتی پێ ناکەین بەڵکو دەمانەوێت خەڵکیش و سەرۆکی وڵاتیش حامی ئەم پەرلەمانە بێ بەڵام جیاوازیت تێگەیشتنەکە لە خودی سیستەمی پەرلەمانیە
ئێمە پێمان وایە لە سیستەمی پەرلەمانی دەسەڵاتەکان تعاون و تەنسیق و تەوازن و هەماهەنگی لە نێوان یەکتر دەکەن نەک پەرلەمان مەرجەعی خەڵکە بۆ یاسادانان نەک مەرجەعی دامەزراوە دەستوریەکانی تر تەنها بۆ یاسادانان مەرجەعی خەڵک بۆ یاسادانان بۆ ڕەقابە بۆ مسادەقەکردن لەسەر موازەلەی گەل بۆ چاودێری بۆ پرسە چارە نووسازەکان بەڵام پرسە چارە نووسازەکان کە لە هیندا هاتوو بەداخەوە لەمە چارە نووساز خزمەت بکەم تەفسیرێکی هینی بۆ دەکرێت ئێمە بۆ مەسەلەی مافی چارە نووس و پەیوەندیمان لەگەڵ ئێمە و بەغدا و ئەم جۆرە شتانە دەسەڵاتی تەنفیزی نابێ بە تەنیا بڕیاردا دەبێ بگەڕێتەوە بە پەرلەمان بۆ ڕێکەوتن ناوە نێو دەوڵەتیە چارە نووسازەکان دەبێ بگەڕێتەوە نەک لەوەی کە پەرلەمان مەرجەعی دامەزراوە دەستوریەکانی تر بێ ئەی بۆ لە سی حوزەیران ئاسایی وڵاتان کە پەرلەمان بە هیچ شێوەیەک ڕئیس نییە و حکوومەت مەرئوز بێت تابع بێ ئەمانە تعاون و تەنسیقیان هەیە هەر یەکە اختصاصاتی تابەتی خۆی هەیە لە سی حوزەیران بەداخەوە واقعەیەکی نەخوازراو بوو ئەگەر بەرنامێکی تایبەت ساز کە زۆر حەز دەکەم بێم لێرە قسەی لەسەر بکەم مانای ئەوە نییە بۆ حاڵەتی تەنگەداوی هەرە پێویست ئێمە شەرعیەتی هەمەلانە لە پەرلەمان وەربگرینەوە شەرعیەتی هەمەلانە لە پەرلەمان وەرناگرینەوە بەڵام دەڵێن یاساک هەیە خۆی میکانیزمێکی تایبەتی دیاری کردووە ئێمە پێمان وایە ئەم میکانیزمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە بە پێی خودی یاسایەکە مادەدا بڕگەیەک دەڵێ هەر یاسایەک کە پەیوەند بێ بە سەرۆکاتی هەرێم ئەگەر ڕازی نەبێ دەبێت سەرۆکاتی هەرێم اختصاصی خاصی هەیە ئەو یاسا پێشکەشکا بۆ پەرلەمان لە دەستوری عێراقیدا دەڵێ سەرۆکی وڵات هەموو پێشکەشکردنی مافی هەموو پرۆژە یاسایەکی هەیە دکتۆر لە دەستوری ئێمە ئەگەر لە نۆزدەی ئاب لەناو پەرلەمان پارتی و یەک دوو لایەنی تر ڕێک بکەوتنایە و زۆرینەیان پێک بێنە لەوەی کە 2 ساڵی تر بۆ سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە ئێوە لاریتان نەبوو لە پەرلەمان ئێمە ئەگەر هاتوو وەڵامی پرسیارەکە سێ چەمەکەیە لە دەستوردا ئەگەر بە سازانی سیاسی بێ و ئەگەر بە مشارەتەی دەستوری بێ لەبەر بگوتێ لەبەر بەرژۆندی گەلی وڵات هیچ مانەعێک و هیچ کێشەیەک نییە بە مەرجێک ئەوەی سی حوزەیران سازانی سیاسی بوو یا مشارەتی دەستوری بوو یا چی بوو کۆدەنگی گشتی پارتەکان و پەرلەمانی لەگەڵ بێ بە پێچەوانەوە ئێمە ڕایگەل هەڵدەبژێرین لە بەرامبەر 56 کورسی چکا من ئەمڕۆ بە 56 کورسی میکانیزمێکی دەسەڵات بگۆڕم دیسان سپینی پارتەکەی تریش 56 کورسی کۆ دەکاتەوە میکانیزمێکی تر دەگۆڕێ هەمیشە دەبێت لە فەوزادا بین ساڵی 2009 واقعی سیاسی کۆمەڵایەتی شەڕی داعش هەموو شتێک جیاواز بوو آخر قسە سەبارەت و فەرماندەی گشتی هێزی سەردارەکان بەرپرسیارەتیەکە کاکە یادگار آخر قسە سەبارەت بە لێپرسینەوە لە فەرماندەی هێزی گشتی پرسیارە ئەمانە کاکە جان بە پێی پۆڕۆژە دەستوریش بە پێی یاسابەرکارەکان سوڵتەی ئەو حەدی فەرماندەی هێزی سەردارەکان سەرۆکی هەرێم نییە سەیری مادەکان بکە و سەیری قانونی پێشمەرگە بکە پێشمەرگە بە قانونێکیش دەکا کە وەزارەتی پێشمەرگە لێی مەسئولە و زۆر سوپاس باش وتت وەڵامی چی نەداوەتەوە نانا هیچ باش فەرموو بەڵێ سەبارەت بە پرسیارەکان کاک هەڵوەند ئەڵێ نەدەسازێن و نا هەڵبژاردننی پێشوەختە دەکەن و اقتراحێکی داوێنی ئێمە ڕێز لە اقتراحەکەی دەگرین بەڵام ئینشاءڵڵا دەسازین ئەگەر نەسازین هەڵبژاردننی پێشوەختەش ئێمە ئامادەین بووی بەڵام ئینشاءڵڵا دەسازین و ڕێز لە اقتراحەکەی جەنابیشی دەگرین کاگڕێکان ئەڵێ ئەگەر نۆزدەی ئابووە دوانەخرا لەبەر ئەوەی کە سەرۆکی پەرلەمان نەیویست لە قسەکەی خۆی پەشیمان بێتەوە برای بەڕێزم سەرۆکی پەرلەمان و پەرلەمان بەگشتی باس با پەرلەمان لە شخصێکا کۆ نەکەینەوانێ پەرلەمان بەگشتی مرونەتێکی زۆر زۆریدا بە لایەنە سیاسیەکان یعنی لە 23 حوزەیرانەوە پەرلەمان مرونەت دەنوێنێ لەگەڵ لایەنە سیاسیەکانە لە کاتێکا کە ئەم پرسە لە سەمیمی اختصاصی پەرلەمانەکە یەکلایی کاتەوانێ بەڵام کە لایەنە سیاسیەکان نەهاتنە پێشەوە پەرلەمان بەردەوام بوو لە خەتەواتە یاسایەکانی خۆی ئەوەی نۆزدەی ئابیش پەرلەمان لەبەردەم مەسئولێتێکی مێژوویە بوو چونکە ئەم سازانە و ئەو شتانەی ئەو سازانانەی دەکرێت لە دەرەوە ئەو قسە و ئەقسانەی دەکرێت لە دەرەوە ئەوانە هەمووی لە دەرەوەی یاسایە لە ڕووی یاسایی و پەرلەمان دەستگای مەسئولە لە یەکلاکردنەوەی ئەو مەوزوعە بۆیە دەبوایە کۆبوونەوەی ڕۆژی نۆزدەی ئاب بکرێ بۆ ئەوەی پەرلەمان مەسئولێتی خۆی جێبەجێ بکە بەڵام کاتێککە نیساب تەواو نابێ و یاساکە ڕێی لێ دەگرێت دەڵێ دەبێ نیساب 56 بێ و 53 کەس لە ژوورەوە ئەو کاتە پەرلەمان ملزەمە بە یاساوە ملزەمە بەو یاسایی کە خۆی دایناوە ئەمە ئەوە
سەبارەت بەوەی کە ئێمە لەبەرەوەی کە هاوڵاتی سنتەر بێ ئەترسین لە ڕایگەل بە دڵنیایی و ئێمە ناترسین لە ڕایگەل بەڵام ئێمە نایشارینەوە ئەترسین لەوەی کە هەڵبژاردن لەوانەیە بەو شێوەیە نەبێت کە دەویسترێ لەوانەیە تۆماری دەنگدەران لەوانەیە لە کاتی هەڵبژاردنە دیومانە هەمومان لە وڵاتە دەژین کەسمان لە فەزاوە نەهاتووینە خوارەوە ئێمە لەوە ئەترسین ئێمە لەوە ئەترسین جگەلەوە بەڕێزم ئێستا لە ئێمە لە بەردەم ئیستیحالەیەکی مطلقین بۆ هەڵبژاردن لە دەرەوەی پەرلەمان ئەگینا ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ئامادەی خۆمان پیشان داوە بۆ هەڵبژاردننی پێشوەختە فەرموو با کۆمیسیۆنەکەمان هەڵبژاردننی پێشوەختە بەڵێ سەبارەت بە پێشوازی لە وەفدێک کردو وەزیری پێشمەرگە لێوە بەڕێز مەسعود ئەگەر سەرۆکی هەرێمیش نەبێ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی بەڵام وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بە پێشوازی لێ کردووە وەزیری پێشمەرگە چێکا لەوێ وەزیری ئەویش وەکو پێشمەرگەیەک وە من نازانم پێشوازیکردنەکەی چۆن بێ بەڵێ بەڵام لە ڕووی یاساییەوە ئەوە لەوانەیە پەیوەندیەکی بینی خۆیان بێ لە ڕووی یاسایی بەڵێ بەڕێز کاک مەسعود بارزانی ئێستا شەرعیەتی سەرۆکی هەرێمی نەماوە وەکو سەرۆکی هەرێم مامەڵەی لەگەڵ ئەو پرسیارە وەڵام ئەڵێ بزوتنەوەی گۆڕان بۆ شارنەوەی شکستەکانی خۆیانە لە ناو خەڵکە بزوتنەوەی گۆڕان بە هیچ شێوەیەک شکستی نەهێناوە کاکە چونکە بزوتنەوەی گۆڕان سەبەب نەبووە لە دروستبوونی ئەو قەیرانانەی کە ئێستا هەن هەتا ئێمە نەتوانین قەیران ئەوە ڕای خصوصی خۆت قەیناس ئەو برای باسیەوەی کرد کە بۆچی یەگرتو 50 بە 50 مێژووی شتاڵ هەیە لە هەرێمی کوردستاندا بۆچی ئێمە دووبارەمان کردو دیارەمە بەستیەوەیە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان پەرلەمانتارەکانی پێنجیان لە ژوورەوە بوون من ئەوە بە برای خۆشەویستم بۆ هەموو بینەرانی عزیز و خەڵکی کوردستان و ڕێگەشی دەڵێم دیارە ئێمە دەستورمان نیە لە کوردستاندا ئەگەر لە ماوەی 2 ساڵی ڕابردوو دەستورمان هەبووە ئێمە پێویستیمان بەو قەیرانە نابوو کە ئێستا ڕوبەڕووی بووینەتەوە من ئێستاش خەڵکی کوردستان و پەرلەمانی کوردستان دڵنیا دەکەمەوە هەتا دەستور دانەنێن پاشی چەندین ساڵی کە دێنەوە ئەو جۆرە قەیرانانە خۆیان ئیمتاز دەبنەوە بەبێ ئەوەی هیچ بگەینە چارەسەرێک ئەمە یەک دوو هیلاری کلینتۆن کتێبێکی هەیە بە ناوی خیاراتون صعبە 600 صفحەیە لەو کتێبە دەڵێتن مرۆڤ هەر مرۆڤک هەر وڵاتێک هەر سیاسەتێک هەر حیزبەک هەر دەسەڵاتێک لە بەردەمی کۆمەڵێک بژاری قورسدایە ئەو مژارە خوسانە چین جاری وا ڕوبەڕوو دەبنەوە ئێمانانیش لە کوردستاندا وەکو یەکگرتوو بەرەو ڕووی مژارێکی قورس بووینەوە ئەو ماهەڵ بژار کە خەڵکی کوردستان ئاسوودە بێ ئۆخرە بێ و ئارام بێ و سەقامگیری پارێزێت لە پێناو نەترازان سازانمان ئەوە کرد 5 ڕۆژە ئەو یاسای بە کۆتا هاتووە ئێمە ئەتوانین سەرۆکیشتر فەرزکەین لە کوردستاندا ئەم چوار لایەنە ئەتوانن مەسەڵەن نەگەر دەسەڵاتێک قانونێک دەربکە لە پەرلەماندا نەتوانی فەرزی بکەی و نەتوانی جێبەجێ بکەی ئەو قانونە وەکو فتوایەکی لێ دێ وەکو لە شریعەتی ئیسلامیدا دەڵێن فتوا فەرقی لەگە قەزاوەیە بۆ خۆڕێی خۆتە دەیت و کابراش بە قسە ناکە ئەنجا خاڵێکی دیکە ئێمە پەرلەمانتارەکانمان ئازاد کردبوو لە چوارچێوەی بڕیاری 5 حیزبەکە کە لە کۆبوونەوەی 4 جار 5 حیزبەکە دانیشتوون لە دوای نۆزەی ئابەوە لە شەوی نۆزەی ئابەوە تا ئیسا ئەم 4 بڕیارێک لەم 4 کۆبوونەوە یەک بڕیاریان داوە ئەویش ئەوەیە کۆبوونەوەی پەرلەمان دوا بخەن بۆ گەیشتن بە سازان بەڵام ئەوەش جێبەجێ نەکرا کەمە بەڕاستی و ئازامیشێکی خراپ بوو ئێستاش کاتی ماوە ئێمە بگەڕێنەوە سەری لە 2000دا دیموکراسی تەوافقی لە هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕەنگە خیارێکی باش بێ بۆ خەڵکی کوردستان و بۆ ئێمە بتوانین هەمومان بەیەکەوە 2000 پارتیش پێویستی بەو لایەنانەیە ئێمەش پێویستیمان بە پارتیە هەموو لایەنەکان بەیەکەوە پێویستمان بەیەکترە لەو قۆناغەدا بتوانین کۆدەنجێکی نیشتیمانی بەدەست بێنین ئەگەر دوو یەک کەلیمە ئەگەر دوو بەیانی ئەم 4 لایەنە لە کۆبوونەوەکان بێنە دەرەوە مژدەی ئەوە بدەنە بڵێن ئێمە گەیشتینە سازان خەڵکی کوردستان چیەکە من دڵنیاتان دەکەم ئەوەی گەنجی بەڕێز هەموو خەڵکی کوردستان شایلۆغانەکە لەسەر شەقامەکان بۆ پێشوازی لەو بڕیارە دەکەن فەرموو وەڵامی پرسیارەکان بەڵێ ئەوەی کە پەیوەندی بە بابەتەکەەوە هەبوو ئەوە بوو کە ئەمە بڕاستی زۆر هەوڵماندەوە کولایەنێکی سیاسی و 5 لایەنە سیاسەکە بەگشتی وە ئەوانی دەرەوەی پەرلەمانیش یان ئەوەی کە لە جیهەتێکی دیکە بوون بۆی کە فراغێکی یاسایی دروست نەبێ بۆ سەرۆکایەتی هەرێم گەورەترین گرفت ئەوە بوو بەڵام ئەوە بۆ فراغی یاسایی ئێستا دروست بووە بەڵام لەو کاتێک کە فراغی یاسایی دروست دەبێت چێزەی دەگرێتەوە بە پێی مادەی 15 کە و ئیشکالێکیان هەبوو مادە 15 و 16 کە باس لەو بابەتە دەکا سەرۆک هەرێم لە حاڵەتی چۆڵبوونی شوێنەکەی
سەرۆکی پەرلەمان جێگەی دەگرێتەوە چۆڵبوون کاتێکە بەڵێ کاتی وەڵامی پرسیار ماوە کاتی بەسەوەیە لە ماوەی 6 ڕۆژدا نابێتە سەرۆکی هەرێم ئیشەکانی ئەو جێبەجێ دەکات نابێت سەرۆکی آخر مانای چۆڵبوونەوەیە کە کات ماوە کە کات ماوە یەکێک دێ پڕی دەکات بەڵێ فەرموو بەڵێ ئوستازیش گوتی کاک ئوستاز دکتۆر حاکم جەنابی حاکم ئەوەیە کە بەپێی مادەسەی یاسای ژمارە 2013 درێژکردنەوەی ویلایەتە سەرۆکی هەرێم دەڵێ کار بە هیچ دقێکی یاسایی ناکرێت کەواتە هەر زەرورە لە ناو پەرلەماندا یاسایەک دەربچێت ئیلا دەبێت تعدیلێک بکرێت بۆی کە ئەوەش تعدیلی 2005 کردووە نەگەمە بگەڕێنەوە جارێکە سەر 2005 یعنی وەکو کشانەوەی بۆ دووە بەڵام ئەمە تەماشا بێت کاک ئیسماعیل بەڵێ دو قسەت بێت سیدەکەمان لەوەی دەات یەکسو بەڕاستی بەڵێ فەرموو ئێمە پێمان وایە ئێستا ئەوەی کە لە 2013 درێژکرایەوە هەر لە پەرلەمان بوو و هەر دەسەڵاتی پەرلەمان بوو خێرە ئێستا پەرلەمان مقاطعە دەکرێت لەلایەن حیزبێکەوە لە هەر حیزبێکە مشکلە نییە بەڵام وەکو ئەوەی کە ئاعتیبارێکی بۆ هەستەکەی لەبەرەوەی لە بەرژەوەندی ئەو دانیە بۆ ئاعتیبارێکی یاساییان بۆ دانانێت بۆیە تەماشا دەکەن یەکێک لەو لایەنانەیە کە 2013 درێژی کردەوە ئێستا تۆبەیەکی سیاسی نەسوحی کردو بەڕاستی لەوەی کە کردوێت و چەند جار دانی پێدادنێ زۆر سپاس بۆ کاک ئیسماعیل ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و بەرپرسی مەڵبەندی هەولێری کۆمەڵ سپاس بۆ مامۆستا فەرهاد مەلاسەڵح ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی سپاس بۆ دکتۆرە بەهار جێگری سەرۆکی لیژنەی کاروباری یاسایی لەسەر پشکی گۆڕان و هەروەها ئەندامی لیژنەی دانوستانکار سپاس بۆ دکتۆر عوسمان عەلی وەیسی ڕاوێژکاری یاسایی لە سەرۆکایەتی پەرلەمان سپاس کاتم تەواو بووە داوای لێبوردنت لە یەکەم زۆر کۆنترۆڵەکانتان ئامادە بکەن ئەچینە لای ڕاپرسی کۆتایی بەڵێ کەس دەست بە دەنگدان نەکات تا ئاگادارتانەکەینەوە پرسیاری ئەم شەومان ئەوە بوو دوای زیاتر لە هەفتا خولەک لە گفتوگۆکردن پێت باشە سەرۆکی هەرێم پەرلەمان هەڵی بژێرێت یاخود هاوڵاتیان هەڵی بژێرن یان بڕیارم نەداوە پەرلەمان هەڵی بژێرە ژمارە یەکە هاوڵاتیان هەڵی بژێرن ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سێیە ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن فەرموون دەست پێ بکەن تەنها چرکەمان هەیە بۆ دەنگدان ئەوەی بینن ئێستا ڕاپرسی کۆتایی ناوە مەڵقەی دووجار بیرکەرەوەیە پرسیارەکەشەوەی پێت باشە سەرۆکی هەرێم پەرلەمان هەڵی بژێرێت یاخود هاوڵاتیان و گەل هەڵی بژێرن بڕیارم نەداوە بژاردەی سێهەمە کاتمان کۆتایی هات وەکو دەبینن لە سەدا 75 ئەم بەڕێزانە ئەڵێن پەرلەمان هەڵی بژێرێت و 25% ئەڵێت گەل هەڵی بژێرێت 0% بڕیاری نەداوە تکایە ئەنجامی ڕاپرسی یەکەم لە ڕاپرسی یەکەمە 55% ئەم بەڕێزانە ئەڵێن پەرلەمان هەڵی بژێرێت و 0% ئەڵێ هاوڵاتیان هەڵی بژێرن و 45% بڕیاری نەداوە ئەنجامی هەردوو ڕاپرسیەکە بۆی بەراوردی بکەین پرسیارێکمان کردووە ئەم شەو پێت باشە سەرۆکی هەرێم پەرلەمان هەڵی بژێرێت یان هاوڵاتیان هەڵی بژێرن یاخود بڕیارم نەداوە وەکو دەبینن لە ڕاپرسی یەکەمە 55% ئەڵێت پەرلەمان هەڵی بژێرێت لە ڕاپرسی دووەمە ئەم 55 زیادی کردووە بۆ 75% و لە ڕاپرسی یەکەم لە 0% دەنگی داوە بەوەی کە هاوڵاتیان سەرۆکی هەرێم هەڵبژێرن لە ڕاپرسی دووەمە زیادی کردووەم سفرە بۆ 25% لە ڕاپرسی یەکەمیشە 45% بڕیاری نەداوە لە ڕاپرسی دووهەمە و ڕاپرسی کۆتایی بووە بە 0% و 45 بەسەر 55 یەکەم و 0 یەکەمە دابەش بوون ڕێزی یادگار فایق و ستافی بەرنامەی دووجار بیرکەرەوە قبول بکەن تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوەدان بێت.